سەرچاو ببورن ئەوە بەسەر منیان داخستەوە بەسەر منیان داخستەوە مشکلە نییە بەردەوام بن مشکلە نییە جا شۆڵکەکانی تورک جا شۆڵکەکانی بەعس جا شۆڵکەکانی پاسداری ئێران باشە جا شۆڵکەکانی پاسداری ئێران بەڕاستی شەرمەزاریە کەسێک لە ئەوروپا بژێ ببێ بەنۆکەری بنەماڵەی بارزانی کەسێک لە ئەوروپا بژێ ببێ بەنۆکەری بنەماڵەی بارزانی کەسێک لە کوردستان بێ بەنۆکەری بنەماڵەی بارزانی بەڕاستی شەرمەزاریە لەو بنەماڵەیە مرۆڤێکی عاقڵم نەبینی لەو بنەماڵەیە تاکتاچی تاکەکانی ئەو بنەماڵەیە خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاقن پەیامیان بۆ ملەتی کورد چکە بە ئەسڵدا کورد نین دەیانەوێ ملەتی کورد بە هەڵدێردا ببن تووشی بێ ئەخلاقی بکەن بێ ئەخلاقی بێنن بۆ ناو کۆمەلگای کوردی نەک تەنها لە کوردستانی باشوور بەڵکو و لە بەشەکانی تری کوردستانیش لەبارەیەک خەڵتەچێننەوە شتێک نەمینێ بە ناوی ئەخلاق چکە ئەگەر هاتوو تاک ئەخلاقی لێسەندرایەوە ئەوە ناتوانێ مقاومەت بکە ناتوانێ بەرخودام بکە ناتوانێ شۆڕش بکە ناتوانی خاوەن پرنسپ بێ ناتوانی لە پێناو گشتدا خەبات بکە لە پێناو گەیشتن بە ئازادی و یەکسانی بنەماڵەی بارزانی بوون بە سیل و سەرەتان بۆ ملەتی کورد مێژویان پڕیەتی لە قێزەوەنی پڕیەتی لە جاشایەتی بڕیەتی لە خۆفرۆشی تەنانەت زۆر جاروێ گوناحە ناوی خۆفرۆشی و جاشایەتی بدەیتە ئەم بنەماڵەیە چکە لە بنەڕەتدا کوردنی دەکرێ بە کەسێک بوترێت جاش کاتێک نۆکەری بێگانە دەکا کاتێک ئەسڵەکەی کورد بێ بەڵام ئەو بنەماڵەیە کوردنی لە بنەڕەتەوە ئەو بنەماڵەیە کوردنین لە بنەڕەتەوە دایکیان یەهودیە و باوکیان تورکە لەبەر ئەوە باچیان نەبووە ئایا ملەتی کورد بەسەر بەخۆی دەگەن یان نا هەرگیز بەلایەنەوە گرنگ نەبووە ئەوەی گرنگە گەوجاندنی ملەتی کوردە لە کوردستانی باشوور و هەروەها هەرسهێنان ئاش بەتاڵیکردن بە کوردانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکوور ئەوە پەیامیان بووە لە خیلالی 56 ساڵی ڕابردوو ئەو بنەماڵەیە خەریکی ئەوە بوون مەلا مستەفای بارزان چوو لە سلێمانی فێرە عاقڵ نەبوو کێشەکە لەوەدایە یعنی بە خەڵکی سلێمانیش فێرە عەقڵ و مەعریفە نەبوو ئەو کەسە یەک جار هەناسێت لە سلێمانی هەڵکێشێ فێرە عەقڵ و مەعریفە دەبێ بەڵام ئەو پیاوە فێرە عەقڵ و مەعریفە نەبوو تەنانەت تەجروبەی کۆماری مەهابادتان لەبار برد مەلا مستەفای بارزان زۆر جەبانانە ڕای کرد ئەو ڕۆکە هاتوون درۆ لەگەڵ مێژوودا دەکەن دڵێن مەلا مستەفای بارزان گوتی من ئاڵای کوردستان دەپارێزم مێژووتان پڕ بووە لە نۆکەری لە کاری قێزەوەنی لە خیانەت لە خۆفرۆشی لە هەتکردنی کەرامەتی تاچی کورد و ڕۆژانە کڕنۆش بۆ دوژمنانی کورد دەبن لە بەعس و لە ئۆردوغانیەکان و لە ئێرانیەکان و هەتاوەکو دوایی باشە گوێن بدەن من باکم بە گوێنەکانتان نییە گوێن بدەن چونکە ئەوەی من دەیبینم ئێوە نایبینن چونکە ئەوەی من دەیبینم کە ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرێت مناڵ شەوانە سەر دەنێتەوە بە برسیەتی خواردنی نێ بخوا ئێوە ناتانەوەی هەستی پێ بکەن چکە پارەی ئەو مناڵانە بە ئێوە دەدرێ بۆ ئەوەی بیخۆن بە ئێوەی گەندەڵ دەدرێ بە ئێوەی گوخۆر دەدرێ باشە بە ئێوەی ناپیا و نامرۆڤ دەدرێ بەڵام هەستی ئێمە وجدانی ئێمە هەست دەکەین کاتێک مناڵێک برسی دەبی کاتێک مناڵێک ڕوت و ڕەجاڵ دەبێ کاتێک مناڵێک بێ خوێندن دەبیتن کاتێک خانەوادەیەک ناتوانن کرێی خانوو بدەن لە ماڵەوە دەربکرێ ئەوەی سەیر و سەمەرەیە لەو بارودۆخە ناهەموارە کاتێک پەکەکە بە هیچ جۆرێک هێرشی نەکردووە بۆ سەر حکوومەتی تورکیا و سنووری تورکیا هاتوون پەکەکە دەکوتن بە ناپاڵم و بە فڕۆکەی ئاسمانی لێیدن و هێرش دەکەنە سەرخاچی هەرێمی کوردستان بە پێی بەرنامەیەکی پێشتر داڕێژراو بۆ قەرەبووکردنەوەی شکستەکەی ئۆردوغان هاتوون لەم ڕۆژگارە سەختەدا لەم ڕۆژگارە ناهەموارەدا هەندێک کەس هاتوون پۆست دادەبەزێنن یا لایڤ دەکەنەوە هێرش دەکەنە سەر پەکەکە و جاشۆڵگەکانی بنەماڵەی بارزانی کە ئەوانی جاشۆڵکەی تورکیان لە عەلی حەمەساڵح و کۆمەڵێک لە ناوبستنەوەی گۆڕان وەروە حیزبی سۆشیال دیموکرات و باڵێکی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمویان تەسلیم بوون بە ئیرادەی جاشایەتی بنەماڵەی بارزانی سەیر و سەمەرەیە ویستان ئاوا گۆڕان بکەن گۆڕان خوازەکان ویستان ئاوا گۆڕان بکەن لە ڕێگای جاشایەتیتان بۆ بنەماڵەی بارزانی و جاشایەتی ئەوانیش بۆ تورکەکان لانی کەم
دەنگێکی ئازادی خواز لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بوونی ماوە لە ناو جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان چکە لە ڕوانگەی ویژدانی خۆیەوە قسە دەکا و لە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان قبول ناکە یاخود ناڕازیە بەرامبەری کە ڕێگا بدرێ ئەو جاشایەتیە بکرێ بۆ تورکیا یا بۆ بنەماڵەی بارزانی. خەڵکی کوردستان بیر بکەنەوە، هیچی تر ڕێگا مەدەن ستۆکۆڵم سیندرۆم بەسەرتاندا دووبارە بێتەوە. 60-70 ساڵە بنەماڵەی بارزانی گاڵتە بە چارەنووسان دەکەن. 60-70 ساڵە بنەماڵەی بارزانی گاڵتە بە چارەنووسان دەکەن. کۆتایی بەو گاڵتە جارێ بێنن. ڕێگا مەدەن سەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دووبارە گەلی کورد لە کوردستانی باشوور بکا بە جاشی تورکیا. و ئەوانەی ناوبستنەوەی گۆڕانیش کە یەک تۆس قاڵ بڕوان بە گۆڕان خوازی هەبیتن لە کوردستانی باشوور دێنە دەنگ بەرامبەر بە گو خواردنەکانی عەلی حەمە ساڵح و ئەوانی یەکێتیش سەبارەت بە گو خواردنەکانی هەندێک لە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانە قبول مەکەن. سەردەمانێکە پیاوەکانی پاراستن لە دەرەوەی وڵات خەریکە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش لە خەڵک داگیر بکەن و ڕێگای ئازادی لە خەڵک بگرن لە ژێرناوی ئەوەی کە گوایە ئەوان گەلێک ناسیۆنالیستن بڕوان بە ناسیۆنالیزم و قوتابخانەی کوردایەتی هەیە بەڵام کامە قوتابخانەی کوردایەتی ئەوەی کە جلەوەکەی بەدەست مەسرور و مەجرور و ئیتر نێچیربان بارزانیە یا مەسعود بارزانی پیاوە کورتە باڵاکە کە کاتێک لە بەردەم کامیرە ڕادەوەستەی لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕۆژێک لە ڕۆژان نەمبینیوە کۆنگرەی ڕۆژنامەوانی بکە دووتەی بۆ ناکرێ. گوێم بدەن بە کەیفی خۆتان گوێم بدەن. هەمووتان گوێن فرۆشن، خۆر هەمووتان ئەولادی متعەن، هەر هەمووتان ئەولادی متعەن گوێم فرۆشەکان. من باکم بە گوێنەکانی ئێوە نییە. هەمان جمودی عەقائیدی کە ئیسلام تووشی بووە سەبارەت بە حەمەی کوڕی ئامە ئێوەش تووشی هەمان حاڵەت بوون. چۆن حەمەی کوڕی ئامە هێڵی سوورە و بۆ نیە ڕەخنەی لێبگری و کوشتنی لەسەرە بۆ ئێوەی پارتیش هەمان حاڵەتە بۆ نیە ڕەخنە لە جەمەدانی سوور بگری چونکە مەسیرەکەت وەکو مەسیری زەردەش عوسمان دەبێ. باشە ئێمە دێن ڕەخنە دەگرین لە تیرۆرکردنی ئوبەی بن کەعب بەدەستی حەمەی کوڕی ئامە بەڵام جورئەتمان تێدانیە وەکو ئاتست بین ڕەخنە بگرین لە بنەماڵەی بارزانی کەوا بۆ نمونە زەردەش عوسمانی کوشت یا یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاوە گەرمیانی کوشت. جورئەتمان تێدانیە. حەز دەکەی من دڵنیام تۆ ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بگری سەبارەت بە کوشتنی کاوە بەڵام ئەو کاتە خەڵک دەڵێن دەوەرە ڕەخنەیەکیش بگرێ لە پارتی دیموکراتی کوردستان چکە زەردەشتی کوشت لەبەرەوە ناتەوێ بیکەی. کێشەتان لەوەدایە. کێشەکان زۆر بە ڕۆشنی دیارە. خەریکە پارتی دیموکراتی کوردستان کۆگشتی بەدەستدێنێ لە کوردستانی باشوور دژ بە پەککە. سەیر و سەمەرەیە. سەیر و سەمەرەیە. پارتی دیموکراتی کوردستان لە پێناو بەدەستهێنانی یەک دوو پۆستی کارتۆنی خۆزگەم بە مەجلیس تەنفیزی و تەشریعیەکەی جاران کە زۆر محتەرەمتر بوو لە پێناو بەدەستهێنانی 25 کورسی لە پەرلەمان یا 12 کورسی لە پەرلەمان و 5-6 پۆستی وزاری خەریکە پەکەکەمان لێ دەکەن بە تاوانبار و بنەماڵەی بارزانیمان لێ دەکەن بە مەرجعی کورد مەرجعیەتی کورد کە تەسلیم بە ئیرادی تورکیا بین. بەڕاستی سەیرە دووشاری کۆمەلگایەکی سەیر بووین. باشە ڕۆژانە دەبینین هەمان حاڵەت دووبارە و سێبارە و چواربارە دەبێتەوە و خەریجانی قوتابخانەی کوردایەتی ڕۆژانە دەیانوێت مناڵی خەڵک بە کوش بدەن مناڵی خەڵک برسی بکەن ئیتر خەڵک ڕوت و ڕەجاڵ بکەن بەلایەنەوە کێشە نییە چکە خۆیان دەنجیان لە شوێنێکی تێر و گەرم دێتن کاتێک بەیانیان لە خۆ هەڵدەستن لە ئەوروپا خۆیان تێک و شیر دەخۆن وەک دەڵێ و کاتێک موچەکەیان پێنادرێت دەچن بۆ بەردەم دیپارتمنت ئۆف سۆشیەل سکیوریتی دەڵێ من پارەی بیمەی بێکاریم نەهاتۆتە سەر حیساب دەست دەکا بە شیرەشیر بەڵام ئەو بارودۆخە ناهەموارەی لە کوردستانی باشوور بوونی هەیە بە ڕەوای دەزانێ دەڵێ زۆر ڕەوایە خەڵک دەبی تەحملی بکاتن و سەبری هەبێ بۆ بنەماڵەی بارزانی کەی بنەماڵەی بارزانی ئارەزویان کرد موچە بدەن زۆر باشە بزانە ئەوە موچەی دا و ئەگەر نەشبوو نابی بیدا سەیری ئەو نیفاقە بکەن سەیری ئەو ڕیاکاریە بکەن بەڵێ ئەوە ئێوەن پیاوەکانی بنەماڵەی بارزانی کە لێرە و لەوێ دەتانەوێت پرتە و بۆڵەتان بێتن بەرامبەر بە کەسانێک کە بڕوایان بە جیهانێکی باشتر هەیە جیهانێکی بەهتر جیهانێک کە پڕ بی لە یەکسانی و ئازادی ئێوە لە ڕێگای قسەکانتان دەیسەمێنن بڕواتان بە ئازادی نییە
من بەڕاستی گاڵتەم دێ بە زۆرێک لە کەس کە پێیان وایە تاکە ڕێگای ڕزگاری گەیشتن بەسەر بەخۆی بۆ ملەتی کرد قوتابخانەکەی بارزانیە جا تو ویژدانتان بارزانی و قوتابخانەی زانیوە خۆ ئێستاکە لە ژیاندا مابای دێگۆ مەتکەب نەیدەزانی بڵێ قوتابخانەش ئێستا لە ژیاندا با دێگۆ مەتکەب نەیدەزانی بڵێ قوتابخانەش قوتابخانەیەکی فەلسەفیتان لە ژێرناوی مەلا مستەفای بارزانیش دروست کردیە وەکو ڕێبوار سوەیلی لە مقابلەیەکدا کاتی خۆی گوتی مەلا مستەفای بارزان خاوەن قوتابخانەیەکی فەلسەفی بوو باشە خاوەن قوتابخانەیەکی فەلسەفی بوو باشە ئەوە بارودۆخی ملەتی کوردە باشە ئەوە بارودۆخی ملەتی کوردە لە ڕاست و چەپەوە لی دەدرێ و حیزبەکانی تریش لە هەڵبژاردنەکان لە بری ئەوەی ئەگەر هات و یەک زەڕە بڕواتان بە گۆڕانکاری هەیە لە جیاتی ئەوەی بایکۆتی بکەن و بڵێن بەشدار نەبن لە هەڵبژاردن خەڵک دەبنەوە بۆ سەر سندوقەکانی هەڵبژاردن بۆ ئەوەی ئیرادەی خەڵک تەسلیم بکەن بە بنەماڵەی بارزانی سەیرە ڕۆژانە تورکیا لێ دەدا بنکەی سەربازی هەیە دەتوانین بڵێن بۆچی بنکەی سەربازی هەیە تورکیا لە خاچی هەرێمی کوردستان بۆچی ئێخۆ کاتی خۆی مجاهیدینیش هەی بوو لە عێراق حکوومەتی ئێرانیش نەدەهات لێ بدا مجاهیدینیش هەی بوو باشە جەماعاتی مەسعود ڕەجەوی هەی بوو بنکەشی هەبوو لە ناو عێراق و عێراق حکوومەت بوو ئێران جورئەتی نەدەکرد بێ لێ بدا باشە ئەی ئێوە ناڵێن ئێمە هەر هەمومان کوردین کوردستانی گەورە ئەگەر هاتو من بڵێم بڕوان بەبوونی کوردستانی گەورە نییە هەر ئێوەن دێن فشەفش دەکەن کوردستانی گەورە دەڵێن کوردستانی گەورە ئێ باشە پەکەکەش لە چوارچێوەی کوردستانی گەورە خەبات و کاری سیاسی خۆی دەکا باشە خەبات و کاری سیاسی خۆی دەکا پێی ڕەوا نابینن وەنیە بەڵام لە سیویەکی ئابیش دێن هێرش دەکەنە سەر پەکەکە وەنیە کە گوایە پەکەکە بوو سیویەکی ئابی کرد عەبدوڵڵا ئۆجەنان بوو سیویەکی ئابی کرد ئاپۆ بوو سیویەکی ئابی کرد باشە هاتوون دەتانەوێت خۆتان پێناسە بکەن بەرامبەر بە 16 ئۆکتۆبەر ماڵم بە قوڕ نەگرت بن ئەرە وەڵڵا تەدەگەری خۆجا 16 ئۆکتۆبەر تەنها پێشمەرگانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون مقاومە بکەن ئێوە دەتانویست مقاومە بکەن بۆی تێدا بچن ئەی پێشمەرگانی پارتی لەکوێ بوون هەرێ هات هێزێکی زەبەلاحی پارتی دوو مەترەقەی کوردستان بە ناوی هێزی هەرێ هات هەر کاتێک بیستیان حەشدی شەعبی هات دەست بەجێ لە شوێنەکانی خۆیان بەڕاکردن گەڕانەوە بۆ هەولێری پایتەخت چێ بوو کەرامەتی کوردی تەسلیم کرد بە داعش پیلانێکی پێشتر داڕێژراو بوو پارتی دەستی تێدا بوو لەگەڵ تورکیا لەسەر پارتی ئیلزامی کرد کە ئەم کارە بکە گوتی چکە ئەوانە موسڵمان نین دەبی تەسلیم بکرێ وەزانیکەوە هێڵی گرێدانەوەی کوردستانی باشوور بە کوردستانی ڕۆژئاوا بریتیە لە شەنگال لەگەڵ شێخان گوتی دەبی تەسلیم بکرێ وبالفعل پارتی تەسلیمی کرد کانی تەقەکانی پارتی پێشمەرگەی بە هەڵمەتم قارەمانی ملەتم کە چەند تەقەیان کرد چەند سەڵیان بەتار کرد بەرامبەر بەهێزەکانی داعش هەمووتان گاڵتەجارن هەمووتان ئەو ڕاستیانە باش دەزانن هەمووتان ئەو ڕاستیانە وە دەزانن بنەماڵەی بارزانی بازرگانی نەوتی دەکرد لەگەڵ داعش هەمووتان ئەو ڕاستیانە باش دەزانن بەڵام ئەمڕۆ کە هاتن وەک ئەوەی کەوا میلەتی کورد کەسێکی عاقڵی تێدا نەبیتن تەنها بنەماڵەی بارزانی نەبێ تەنانەت هەر کەسێک لە ژێر دەسەڵاتی بنەماڵەی بارزانی ژیان دەکا باشە دەبینن ئەو مرۆڤە شێت دەبێ فەرهاد پیرباڵتان شێت کرد فەرهاد پیرباڵ مامۆستایەکی زانکۆ بوو شێتتان کرد و ئەوی تریش دەچن لە ڕێگای خوڵقاندنی مەسائلی ئەخلاقی یا ڤیدیۆگرتنی هەڕەشەی لێ دەکەن بۆی خۆی تەسلیم بە بنەماڵەی بارزانی بکە هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادیرێکی ژمارە 5 پارتیش نییە کە ڤیدیۆی لای بنەماڵەی بارزانی نەبێتن بۆ ئەوی نەتوانی زمانی خۆی بکاتەوە واتە دەیخەسێنن بەمانای وشە خەساندن باشە ئێوە لەو بابەتەن چونکە ئەو بنەماڵەیە نەهاتووە بۆ بەرزکردنەوەی ئەخلاقی خەڵک لئیتمام مەکارم الئەخلاق بۆی ئەخلاقی تاجی کورد باتە سەرەوە نەخێر هاتووە ملەتی کورد ئەخلاقی کورد بباتە خوارەوە بە تەواوی تێکی بشکێنێ کۆمەلگای کوردی بە تەواوی هەڵوەشێنێتەوە خانەوادە بە تەواوی هەڵوەشێنێتەوە بەڵێ ئەوە پەیامی بووە لە 29 ساڵی ڕابردوو و بینیمە بە یارمەتی مەلاکان
سەلەفیەکان یەکگرتو کۆمەڵ هەر هەمووی کەوا بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی دەکەن وەلایان هەیە بۆ بنەماڵەی بارزانی کۆمەلگای کوردیان لەناو برد، کۆمەلگای کوردیان هەڵوەشاندەوە، خانەوادەی کوردیان هەڵوەشاندەوە. ئەوە پەیامەکەیەتیان، پەیامەکە زۆر بەڕوونی دیارە، زۆر بەڕوونی دیارە. هە لەبەرەوە مادام ئەخلاقیش نەما کۆمەلگا هەڵوەشاوە و خانەوادە هەڵوەشاوە، مقاومەت شتێک لە ژێرناوی مقاومەت بوونی نامێنێ و ناتوانانی مقاومەت بکەیت، چکە سایکۆلۆجیەتت تێک دەشتێ، کەسایەتیت تێک دەشتێ، ئەخلاقت نامێنێ. تاکە ڕێگا بۆ ئەوی خەڵک بتوانێت ڕوبەڕووی شەیطان بێتەوە ئەو مرۆڤەیە کە خاوەن ئەخلاقا. ئەگەر هاتو ئەخلاقت نەما تۆ تەواو تەسلیم بە شەیطان دەبی، بنەماڵەی بارزانی شەیطانە، جگە لەو شەیطانەی کەوا بوونی هەیە کە بریتیە لە هەمەی کوڕی ئاما. لەبەرەوە پێتان دەڵێم ئەگەر هاتو ویستان مرۆڤێکی پاک و بێگەرد و جوان و خاوەن ئەخلاق بن، لە دوو شەیطان خۆتان بە دوور بگرن، شەیطانێکیان نەوەکانی بارزانی و شەیطانێکیان نەوەکانی هەمەی کوڕی ئاما. لەو دوور بن، دەبن بە کەسانی خاوەن ئەخلاق. اینجا دەتوانن خزمەت بە کۆمەلگا بکەن. لەم دووە نزیک بن ناتوان خزمەت بکەن بە هیچ جۆرێک. بە پێچەوانەوە دەبن بە کەسێکی خۆویست، دەبن بە کەسێکی ئەنانی، دەبن بە کەسێکی شەهوەت باز، دەبینن بە کەسێکی هەوەس باس. و ئەوە پەیامی ئەو بنەماڵەیە بووە، پەیامی ئەو بنەماڵەیە بووە و پەیامی هەمەی کوڕی ئامەش هەمان شتە. دوو پەیام یەکتری تەواو دەکەن، لە خزمەت هەمان مەوزوعن، لە خزمەت شتێشتر نییە. ببورن کورتە باڵاکانی قوتابخانەی کوردایەتی، کوردایەتی ئەی وڵاتە جوانەکەم، ببورن. باشە، ئەوە واقعیەتی کۆمەلگای کوردەواریە. باشە لەبەرەوە من بەو شکل و شێوەیە کار ناکەم کەوا کۆمەلگا دابماڵم لە ئاین بۆ ئەوی تەسلیم بە ئیرادەی بنەماڵەی بارزانی بێ. نا، هەرگیز نابێت. لە کۆمەلگایەک دەتوانی تەنها ئیدعای بێدینی بکەیت یا کۆمەلگا بەرەو بێدینی پاڵدەیت کاتێک ئەو کۆمەلگایە جۆرێک لە بەختەوەری تێدابی، یاسای تێدابی، ڕێز بگرێ لە مافی مرۆڤ، دیموکراتێتی تێدابی، سۆشیال دیموکراتی تێدابیتن. بۆ ئەوەی مرۆڤ نەتوانی دەست درێژی بکاتە سەر مرۆڤێکی تر، بۆ ئەوەی مرۆڤ نەتوانی دەست درێژی بکاتە سەر دایکی و سەر خوشتی و سەر دراوسەیە. بەڵام لەو کوردستانەی تۆ نە دیموکراسی بوونی هەیە، نە مافی مرۆڤ بوونی هەیە، نە مافی ژینگە بوونی هەیە، نە مافی ئاژەڵ بوونی هەیە، نە مافی مناڵ بوونی هەیە، نە موچە بوونی هەیە. کۆمەڵێک چەتە ئەو کۆمەلگایە بەڕێوە دەبن. 29 ساڵە چەتە ئەو کۆمەلگایە بەڕێوە دەبە. یاساکانی جەنگەڵستانی تێدایە. باشە، یاساکانی جەنگەڵستانی تێدایە. ممکن نییە بۆ ئەو کۆمەلگایە. باشە، ممکن نییە. باشە، ممکن نییە، بە هیچ جۆرێک ممکن نییە. ئەو واقعیەتی کۆمەلگای کوردیە. لەبەرەوە بانگەوازی من بۆ جەماوەری ناڕازی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ جەماوەری ناڕازی بستنۆی گۆڕان، بۆ جەماوەری ناڕازی نەوەی نوێ وەرنەدەنگ. قبول مەکەن لە سەرکردەکانتان کە کۆگشتی لەگەڵ بنەماڵەی بارزانی بنوێنی بۆ ویلایەن بۆ تورکیا. بە هیچ جۆرێک قبولی مەکەن، بە هیچ جۆرێک قبولی مەکەن. من داوام وایە جارێکی تر لە جەماوەری ناڕازی یەکێتی نیشتیمانی کوردستان، جەماوەری ناڕازی بستنۆی گۆڕان، جەماوەری ناڕازی نەوەی نوێ، بە هیچ جۆرە قبول مەکەن و فشار بخەنە سەر سەرکردەکانتان کە تێڕوانین یا هەڵوێستی ڕوونیان هەبێ سەبارەت بە تورکیا. وەلایەنی کەم ئەو هێرشە مەحکوم بکەن. کاتی خۆی لە وڵاتانی عەرەبی هەروەک گوتم کاتێک مناڵ بووم هەرزەکار بووم، کاتێک هێرش دەکرا سەر وڵاتێکی عەرەبی، لایەنی کەم وڵاتانی عەرەبی بە حزابی سیاسی و دەوڵەت و حکوومەت و ڕێکخراوەکان مەحکومی هێرشەکەیان دەکرد. بەڵام ئەمڕۆکە هەموو حیزبەکانی کوردی لە کوردستانی باشوور بێدەنگن سەبارەت بەم هێرشەی دەکرێتە سەر پەکەکە و ئەو هێرشەی دەکرێتە سەر خەڵکی بێتاوان لە کوردستانی باشوور. ئەمە چەندی بەچەند. ئەوە پێمان دەڵێ لە کوردستانی باشوور ئەخلاق بە تەواوی غایب بووە و بنەماڵەی بارزانی لە دوای سیویەکی ئاب توانیان کە ئەخلاق لە تاچی کورد بسێننەوە. من داوا لە جەماوەرەکەی دەکەم کاکەین کاک هەڵوەست نەمگوتی یەکێتی دڵم جەماوەرەکەی دەنجی ناڕازی تێدایە کاکە. دەنجی ناڕازی هەیە لەناو بستنۆی گۆڕان، دەنجی ناڕازی هەیە لەناو یەکێتی لە خوارەوە چکرد باڵباڵێنە بەڵام یەک پارتی بۆت نییە، پارتی نییە، هەمووی خەسێنراوە.
پارتی لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی خەسێنراوە تێڕگەی لە خوارەوە بۆ سەرەوە خەسێنراوە لەسەر یەک قەید بەزمایە بڵێن کاتێک دەچی بۆ ئاو دەست دەبی بە قاچی چەپ بچی وە کاتێک دەچی بڵێ ئەی بارزانی بمپارێزێ لە جنۆکەی نێرینە و مێینە باشە بەڵێ جیاوازی هەیە برا جیاوازیەکی زۆر هەیە لەبەرەوە تەسلیم بوون بە ئیرادەی تورکیا گەورەترین خەتەرە نابێ بە هیچ جۆرێک چونکە ئەگەر تورکیا ئەو پلانەی دایناوە بۆی سەر بگرێ ئەو کاتە دەست بشۆ لە کوردستانی ڕۆژ ئاواش باشە دەست بشۆ لە کوردستانی ڕۆژ ئاواش باشە من کەسێک ئەگەر هات و دێ قسە دەکاتن قسە سەبارەت بە بابەت دەکا تااقەتم نییە لە چوارچێوەی بابەت دەربچم بە هیچ جۆرێک کە هات و جورئەتت تێدانە قسە بکەی سەبارەت بە بنەماڵەی بارزانی بابەتی من سەبارەت بە بنەماڵەی بارزانیە و من بابەتەکانی خۆم چڕ دەکەمەوە سەبارەت بە بنەماڵەی بارزانی و لەمە دوا بە ئینگلیزیش بابەتم دەبێت دش بە بنەماڵەی بارزانی باشە چکە من دەزانم دین هەر دینە و نەفرەت لە هەموو ئاینێک بەڵام ئیسلام لە هەمووی قێزەوەندترە ئەحزابی کوردی لە کوردستانی باشوور هەر هەمووی یەک شتە بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە هەر هەمووی قێزەوەندترە ئەو ڕاستی باش دەزانین چکە تەفاوت هەیە لەناو ئاینەکان تەفاوت هەیە و هەروە لەناو ئەحزابی سیاسیش تەفاوت هەیە جیاوازیە پێویستە هەست بەو جیاوازیە بکەیت و پێویستە سوود لەم جیاوازیە ببینی باشە پێویستە سوود لەم جیاوازیە ببینی باشە دەزانم قسەکانی ئێمە کورتە باڵەکان یا دەرچوانی قوتابخانەی کوردایەتی نیگەران دەکا من نازانم گەر تۆ ئەوەندە بڕوات بە کوردایەتی هەیە تۆ چی دەکەی لە ئەوروپا گەر تۆ ئەوەندە بڕوات بە کوردایەتی هەیە چی دەکەی لە ئەوروپا هەر بە جددیمە ئەوەندە بڕوات بە ناسیۆنالیزم هەیە چی دەکەی لە ئەوروپا چی دەکەی لە ئەوروپا باشە بۆ ئێمە کەوا چەپین دەتوانین خەباتی مارکسیستی لە هەر کوێیەکی ئەم دنیایەبی ئەنجامی بدەین چکە ئێمە بڕوامان بە سنوور نییە بڕوامان بە خەباتی ئەنتەرناسیۆنالیستی هەیە بەڵام خۆ تۆ بڕوات بە سنوور و سنوورداری هەیە بڕوات بە قوتابخانەی کوردایەتی هەیە چی دەکەی لە ئەوروپا سەیرە چی دەکەی لە ئەوروپا سەیرە اینجا کورتە باڵاکانی بنەماڵەی بارزانیش بە هەمان چەشن دێن جوێن دەدەن دەست بە جوێن دەدەکەن بۆ ئەوەی دەرخین دەبی جوێنش بدەن وا بزانم لە ئەگەر موسڵمانی بی جوێن بدەی 10 حەسەنات وەردەگری ئەگەر هات و پارتی بی جوێن بدەی وا بزانم 100 دینار وەردەگری 100 دینارە شتێکی لەو بابەتەیە ئەوەندەی ئاگدار کراومەتەوە جالواتر تێکستەکانیشت دەنووسی بۆ بەرپرسی ناوچەکەت دەنێری ئەوەندە جوێنم بە پشتیوان عەبدوڵڵادا لە موچەی داهاتوو بۆت دەنووسن کاتێک نەوت فرۆشترا بۆت دەنووسن پارەکە وەردەگری زەربی دەکەن ئەوەندە جوێنمدا نەوعی جوێنەکانیش پۆڵێن دەکرێت ینی جوێنی زۆر کاریگەر تەفەننی کردیە لە جوێنەکە جوێنێکی ینی تەبیعی و ئاسایی و هینە و جوێنەکە هینیش ئەوە دەکەن تەفەنن دەکەن تۆزە ویژدان با بگرێتەوە ویژدان بیر بکەنەوە بیر بڕۆ بەردەم ئاوێنە یەک پرسیار لە خۆت بکە باشە بڵێ ئەگەر هاتوو مناڵەکەی من بوو برسی بوو نانی نەبوو شەوانە بخوا چۆن بیر دەکەمەوە شەوانە هەزارها مناڵ هەیە لە کوردستانی باشوور سەر دەنێنەوە خواردنیان نییە بخۆن بۆ ئەم وەزعە بۆ ئەم بارودۆخە چێ هۆکاری ئەم بارودۆخەیە چێ ئەم بارودۆخەی خوڵقاندیە باشە هێ من قار فەرموو ژیان سڵاو سەرچاو کاکێ من ماندوو نەبی هەر بژیت من وام لاتوە جگەرەی بەدەستمان ئەیکوا جگەرەکەت خوانی جگەرەت وام لاتوە هەر بژی کاکێ من فەرموو وەرە سەر بابەت ئازیزم فەرموو دکتۆری جان حتى تۆ ئێستا لە چوارچێوەی خانووێکە ئەژی تو ناو خانووێکە دانیشتوویتە کە باغەکەی بەهێز نەبێ هەر شتێک ڕوودا ڕێک خڕەکەوێتە بان سەر خانەوەی ناوە چییە دیموکراتی کوردستان کێ دروستی کرد مای مستەفا لە کوێ بوو
ئەوەی نەبوو ڕیپۆرتیان لێدا ئێستا دێتەوە بەڕێزانەوە ڕیپۆرتیان لێدا زارێکی بەسەرمدا داخراوە جاری دووەمە دەیتەوەوە بەردەوام دەبێ مشکلە نییە فەرموو دکتۆر مەلا مستەفا لە رووسیا بوو کە پارتی دیموکراتی کوردستان ساڵی 1946 دروست کرا مەلا مستەفا دوای 13 ساڵ لە ساڵی 1950 لە رووسیاوە هاتەوە بەگای بەسڕەیە بە سەفینە دوعەیبەیە چوار شوە ژێر پاوە مردن لە پێشوازیە دوای حکوومەتەکەی عەبدولکەریم قەم بەڵام کێشە لەوەیە کێ دروستی کرد و دەستچێوە ئەمەیە کێ دروست کرد من دروستم نەکرد نا من دروستکردم دروستت کرد ئەمە کەسمانە و تەمەنە نەبوو نانەخواردە مەلا مستەفای بارزان ئاگاداری پێکهێنانی پارتی دیموکراتی کوردستان نەبوو ئەو لە ئێران و رووسیا بوو لە رووسیا خۆی پارتی دیموکراتی کوردستان بەناو پارتی دیموکراتی کوردستانی ئێرانەوە نامدرا کە شۆشەکەی قازم حەدوو کاک بەو ناوە ناو ئەڵبەتە ئەو حزبیان دروست کرد ئەو ئایانە بخوای حزبێک نادابنن عەقلی ئەوە بوو ناویش تازانە بێت دوایەوە کە هێنانەوە دەسەڵاتیان داپێی لە 63 خلاف دەستی کرد ساڵی 63 ئەو لە ساڵی 60 بە تەواوەتی لێکجابوونەوە بەڵام من لۆمەی کەس ناکەم هەی خوێنە هەی گەوادانەی بێ ئەخلاقانە ئێوە کابرا ئاگای هیچ نەبوو لەگەڵ تانانە لێرەش نەبوو وتان بۆی دوشت و داتان دەست وەکو چۆن لە من دابرشی داوای هیچ شتێکێکە بابت بۆ بێ ئاوا باکە وای هەرە بژی کاکێ من بە ئەگەر قسەیەک نەما بە ڕێزێشتر دکتۆر ئەلێرە بۆستە کاکە ئەمە هەموو قسانی واقعی ئەم ناوچێت پێ بڵێ هەمومان باش باشین ئەوەش بڵێ وانە درۆ کە ئەوەی ئەیبینین پارتیشی تورکیایە کە ڕۆژانە لە سنووری پێوە حکوومەت شادێ لە قەندیلەدا پەکە ئەدێ کورد لەناو ئەبا وا بڕیارێکیش دەر تاکو نۆی حەوت چەند گوندێک هەیە لە سنووری زەوە ئەبێ گوندەکان ڕۆڵیکەن ئاسایی ناوچەی پیانی وتووە تاکو نۆی مانگ من هەموو زانەرەکە بەدەقە پێگا ئێمە کەوتمان پارتی تورکیایە ناتوانین لۆمەی بڵێ بەڵێ کەمان پارتی جاش تورکیای ناڵۆمەی ناخۆ هیچ خۆ هیچ جاش بەڵێ بەڵام یەکێتی جاش کوێ ئەوە بابەتی من نییە وەرحاصڵ ئێستاکە باسی ئەوە بابەتێکی ترە زۆر سپاس کاکێ منی ئازیز کاکێ من بابەتی من یەجا دەڵێ پشتیوان عەبدوڵڵای یەکێتی نییە چ تاوانێک دەدەنە پاڵ من بیدەن هەروەک چۆن منیان کرد بە مەسیحی ئەوە کێشەی من نییە ئەمڕۆ بنەماڵەی بارزانی دەوێت تۆگشتی بەدەست بێنی بۆ ئەوی ملەتی کورد لە کوردستانی باشوور هەر هەمووی بکە بەجاشی تورکیا کۆگشتیەکە بنەماڵەی بارزانیە مەوزوعەکە ئەو مەوزوعێشتر لە شوێنیشترە والحاصل دیارە بابەت دەبێتە سەر یەکێتی نەفرەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان و نەفرەت لە مناڵەکانی تاڵەبانی وتاری من بەرامبەر بە خەڵکانی خوارەوەی یەکێتی جەماوەرێکی ناڕازیە بەڵام ناو پارتی ئەو جەماوەرە ناڕازیەش نابینی کاتێکی خۆش برا قسەی من خەبار بە تورکیایە دکتۆر فەرموو تاواکەری قسەکان بۆ تو باواز دەزانی چۆنە کاکێ من باواز لەوە بینین بۆی بیستەلمێنی یەکێتینی لە سەرەتاوە بێن جوێن بە یەکێتی بدەین اینجا قسە لەسەر پارتی بکەین ئەو عەقڵیەتە باواز دەبینین ئەگەر من گوێم بە کەس نادەم ئەمە برادران ڕووکەمەوە سیرکە کاتێک ئێران هات لە کەمپی دیموکراتیدا لە کۆیە یەکێتی نیشتیمانی کوردستانم ڕەزیل و سەفیل کرد برا ئەخر ئێوە بۆچی دایمەن دەبی بێن بۆ ئەوەی بیستم بێنی یەکێتینی دەبی بۆیە قسە لەسەر پارتی بکەی دەبی لە سەرەتا لەسەر یەکێتی قسە بکەی واز لەو عەقڵیەتە بێن من بڕوان بەو عەقڵیەتە نییە ئەمڕۆ کێشەیەک هەیە
لە ناوچەی بۆ نمونە تورکیا بە پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان هێرش دەکات، دەبڕێ، دەکوژێ، وە پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان لولەی تفەنگەکانیان گرتووە بەرامبەر بە پەککا. قسە و باسی ئێمە ئەوەیە ئازیزم. قوربانی بۆم چاوەکەی من ئەمەوێت تەواوکەری قسەکان تەواو بکەم. چاو من خۆت باش ناخی من ئەزانم من کێم و کێن باش ئەزانیم پێم وابێت. دکتۆر ئەتا دوێنێ دەمزانی ڕەنگی ئەوڕۆ گۆڕابیچ کە من متمانەی من لەگەڵ مرۆڤەکان لەسەر بنەمای ڕۆژانەیە کاکە برا. بەخوا دکتۆر من ئیمڕۆ لەمانیم لە هەولێر لە کاک برایشم برایم ئەڤین ژن و ژیان کاکێ من تۆ کاتمان زۆر دەگری برا ئەگەر قسەیەکت هەیە سەبارە بەو بابەتە قسەی خۆت بکە ئازیزم سار بێتەوە. باشە من ئەوەی کە ئەیزانم هەموو شۆرشەکانی کوردی هەموو حەکانی کوردی ئەو پەیامەی کە هەنە کە نووسیانە لە ڕێبوت پرۆگرامیانە مووی درۆ هیچی ڕەنیە لەگەڵ دامسەد لە سەد لەگەڵ دامسەد لە سەد ئەبێت ئەوەی کە خۆی بە شۆڕژگی زانێ ئەوەی خۆی بە کوردێکی ئاسەر ئەسخان ڕاست زانێ ئێمە بیر بکەینەوە شۆش تازە دروستکەین. بابەتی ئێمە نییە. زۆر سپاس بۆ بەشداری بزان بە ڕێزێکی در ئەوە جارشتر دەینە سەری ئاەت ڕێگا چارە چییە. دکتۆر دەکەنم ڕامەکە دکتۆر فەرمو کاکە قسەی خۆت بکە تۆ پرسیار لە من مەکە قسەی خۆت بکە کاکێ منی ئازیز فەرمو ئازیزم. جارێک دڵسۆزبی لە ئوسترالیا لایڤ بکەیتەوە من دەجار دڵسۆز من لە کەرکوو هەموو کاتێ لایڤ قسەی خۆم گەیانووە. قسەی خۆت بکە ئازیزم فەرمو 5 دقە بۆ تۆ ئازیزم. کورد سەر لە نوێ شۆشێکی تەواو بکە بنە ماڵە وە کورد کار بکە نەوە وەکو ماڵە دوو منە نانیان نەبوو ئێستا قسەی کوردیان خواردووە کاکە ئامادەشن لە پێنە هاتوو بەرژەوەندی کوردیان بێ ئەخلاق کردیە، کوردیان برسی کردیە، کۆمەلگایان هەڵوەشاندۆتەوە، لەدلەت کردیە، تاچی کوردیان کردووە بە چەند کەسایەتی لە ناوخۆی هەمان کەسدا. بەڵێ ئەوە وایە. بەڵێ دکتۆر تۆ بێتە ماڵەکەی من دابن من نەڵێم بەخێر بێ جارت ماڵەکەم وایە دەی بەراتنەکەم دەیتە ماڵم ڕواکە کاکێ من متمانم بە کەس نییە لەبەرەوە ڕەنگ بینەچمە ماڵی کەس نەک هەر تۆ هەر متمانم بە کورد نەماوە. من ئەمە پرسیارم هەر بەجددی متمانم بە کورد نەماوە ڕەنگ بینەچم بۆ ماڵی هیچ کەسێک برا بەزات و ئازیزیە بەڵبەت تۆ دەناسم دەمێکە. دکتۆر چی سەرێکی کورد چووە تووشیا وڵای کوردستان لە پشتیاوە بێت وایە کاکێ من خۆتۆ وەزیری خارجی تورکیا بوو 3-4 ساڵ بەدەستا هاتە هەولێر هەموو شەقامەکانیان کردو بە ئاڵای تورکیا بینیت هەر هەموو شەقامەکانیان کردو بە ئاڵای تورکیا. دەباشە کاکێ من هەر بژیت زۆر سپاس بۆ بەشداری کاکە هەر بژیت نۆشت بێ کاکە برا نۆشت بێ باشە نۆشت بێ. بابەتی من سەبارەت من هیچ کەسە قسە ناکە لەسەر یەشێتی باشە هیچ کەسە قسە ناکە لەسەر گۆڕان هیچ کەسە قسە ناکە لەسەر نەوەی نوێ هەرگیز. من بانگەوازی خۆم کرد بۆ جەماوەری ئەو حیزبانە بابەت جاشایەتی تورکیایە بابەت جاشایەتی بنەماڵەی بارزانیە بە درێژایی مێژوو بۆچی ئەو بنەماڵەیە 29 ساڵە خەریکی ئەوەن هەرچی کەرامەتی تاچی کورد بکەن 29 ساڵە دەیانەوێت کۆمەلگای کوردی هەڵوەشێننەوە بۆچی 29 ساڵە دەیانەوێت تاچی کورد بێ ئەخلاق بکەن بۆچی 29 ساڵە دەدزن دەبڕن دەکوژن هەتاوەکو دوایی. بابەتێک هاتە پێش کاتی خۆی کاتێک لە دیموکراتیاندا لە کۆیە بابەتم دانا لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشتان شایدن باشە خۆشتان شایدن بابەتم دانا. بابەتی من ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نییە باشە بابەتی من یەکێتی نیشتیمانی کوردستانیە بە هیچ جۆرێک. بابەتی من ئەو بنەماڵەیە ئەو بەرنامەی ئەو بنەماڵە چکە زۆڵە کوردن باوکیان بە ئەسڵ تورکە دایکیان
یەهودیە هاتوونە بۆ هەتکردنی کەرامەتی تاجی کورد ئەو بنەماڵەیە دەبوایە سەردەمانێکە تڕۆ بکرابان لە کوردستان دەربەدەر بکرابان بە هەموو شێوەیەک و دەبوایە قەدەغە بکرابانە لە کاری سیاسی ئەو بنەماڵەیە کەرامەتی 6,000 ژنی ئێزیدیان تەسلیم بە داعش کرد بۆ ئەوەی ئاغاکانیان ڕازی بکەن کە تورکیان بنەماڵی بارزانی ئەو کارەیان کرد خۆشان ئەو ڕاستیە باش دەزانن ئێزیدیەکانیش ئەو ڕاستیانە باش دەزانن باشە باش دەزانن باشە من دڵنیام تەنانەت ئەگەر سوپای عێراق لە شەنگالبوونی هەبوایە بەو شکل و شێوە ئێزیدیەکان بەو گەورەیە زەرەر و زیانیان نەدەکرد من دڵنیام ئەگەر پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەنگالبوونیان هەبایە بەو شکل و شێوە ڕایان نەدەکرد هەرێ هات خۆتان ئەو ڕاستیانە باش دەزانن لەبەرەوە گاڵتە بە عەقڵی خەڵک مەکەن ڕاستیەکان بۆ خەڵک بڵێن و دۆکیومنت و بەڵگە هەیە یەکێک لە تەلەڤیزیۆنەکان وەزام ئەجەزیرەیە مقابلە دەکات لەگەڵ پێشمەرگەیەکی پارتی دڵێت من ئەوەتە تەنکەری داعش واتە ڕاچۆنە لێنە دەڵێ فەرمانمان پێکراوە لایەن سەرۆک بارزانی کە بە هیچ جۆرەك تەقەیان لێ نەکەین باشە خۆتان بڕۆ بکڕن و سەر دۆکیومنتەکان ئێوە هاتوون گاڵتە بە عەقڵی خەڵک دەکەن پێتان وایە بنەماڵەی بارزانی کورد بەسەر بەخۆی دەگەینی نەفرەت لەو سەر بەخۆیش کە ئەو بنەماڵە دەیگەینن نەفرەت تێدەگەی نەفرەت کاک ئۆمەر فەرموو بابەت یەکێتی لەسەر یەکێتیش بابەت دادەنێن زۆر طبیعی زۆر ئاساییە یەکێتی چی خۆ ئەوە بۆچی بۆ دووەرنەگیرا کاک سلێمان فەرموو لەسەر تەنیش دانێ کاکە برا هەرە بژیت فەرموو الو ئەلو باشە بەرحاڵ نا ئاسایی فەرموو تێی بەرز مشتری تات بە ویژدان بیدا بەجێ خۆم ئاگام لێ بۆ وتی من شۆڕشم پێ نەکرێ شۆڕشم پێ گوتی ئەکرێ وای بە درێژی مێژوو ئەمانە یەک هەنگاویان بۆ ملەتی داماوی کورد هەڵنێن ئەو هەمیشە لە خزمەت داگیرکەرانی کوردستانە بوون هەمیشە لە خزمەت خیانەت و خیانەتکاریە بوو بڕوان پێ بکە سەردەمێ هەمیشە غەریشی ئەوە بووینە پێشمەرگەکانی کۆمەڵە چەنە لەگەڵ جمهوری ئیسلامی شەڕیانە کرد ئەو نە لەگەڵ قیادە موقەتەکانی جەماعەتی بارزانی و بنەماڵی بارزانی شەڕیانە کرد بە قونترات کوردستانی ئێرانیان تەحویل جمهوری ئیسلامی وای وابوو ئێوە شایەتی ئەو وەزعان بینیوتانە ئێوە خۆمان بینیومان هەڵەن چەنە لەگەڵ جمهوری ئیسلامی دەرگیر بووین ئەو نەش لەگەڵ قیادە موقەت وای ڤیدیۆکانیش ماوە خەڵک دەتوانێت بگەڕێتەوە سەری و بەڵگەی هەر ڤیدیۆکە هەیە ئێمە هینی ئیمام خۆمینین بەرحاڵ بەڵامی تر ئەمانە بەجێمانە هەرزانن هەر وڵاتێ بی خۆش بێ بە حیات بەڕاحەتی ئەنکڕێ ئێستاکە خۆشبەختانە یەکینەکانی پاراستنی باشوور بە وجود هاتووە هیوادارم میلەتی کورد لە کوردستانی عێراق بتوانێت وەکو یەکینەکانی پاراستنی گەل لە بڕۆژاوا بە وجودات ئاوا لە کوردستانی عێراق بە وجود بێ هەموو حیزبە گەنەڵەکان ڕاماڵکەن بەڕاستی ئەمانە توی خیانەتن هیچ وەختە خێریان بۆ میلەتی کورد نەبوو و نایش بێت چاو ماچەکەم دەست چاو خۆش بێت هەرە بژیت باری مەسعود بارزانی وت سەبارەت بۆ یادەوەریانی لە گەنجینەی خەیاڵی تاهیر جەلیل حەبووشدا هەن دەبێت ئاماژ لەو گێڕانەوانە چی بێت کە ئەو دەربارەی مەسعود بارزانی بنەماڵەکەی باسی کردوون فەرێک تاهیر جەلیل حەبووش لەو یادداشتانەیدا لە ساڕۆی ڕاستەقینەی پەیوەندیەکانی مەسعود بارزانی بنەماڵەکەی و حیزبەکەی کە لەگەڵ ڕژیمی بەعسی لە سەرکارلادراوی عێراق و سەدام حوسێندا هەیان بۆ قسەی کردووە چەند لایەنێکی خاوەن بەسەڵات لە حکومەتی هەرێمی کوردستان هاوکاری تەواوی حەبووت ئەبووگومانیان کردووە تا ئەو سەرمایی هەیەی بیگوازێتەوە بۆ وڵاتی مەغریب تا لەوێ ژمارەی پرۆژەی وەبەرهێنان بۆ سەرمایە ئەنجام بدات بێگومان هاوکارانیشی بەشی باشیان لەو کارە دەرکەوتووە
فەریق تاهیر جەلیل حەبوش ئەبووهما لە ساڵی 2011 پەرتووکێکی چاپ کرد بەڵام تیراژەکەی کەم و سنووردار بوو لە دیمەشق و بەیروت و عەمان و سەنعادا بڵاو کرایەوە بۆیە هەندێک لە گێڕانەوەکانی ناو ئەم پەرتووکە بۆ مێژوو بووە. لە هاوینی ساڵی 1996دا گەڕێکی کرد لە شەڕ لە نێوان هەردوو حزبی کوردی پارتی و یەکێتی ڕوویدا و گرتنی هەولێر لەلایەن حزبەکەی تاڵەبانیەوە پارتی تووشی سەر لە شێواوی و پەرتەوازی هێزەکانی کرد. بارودۆخیان تەواو ناهەموار بوو. پارتی پەنای بردە بەر سەدام حسێن و داوای هاوکاری لێکرد و بەم هۆیەوە ڕووداوە ناسراوەکەی سیویەتی ئابی 1996 ڕوویدا کە بەعەز سوپایەتی تایبەتی بەچەکی قورس و هێزی پیادەوە ناگە سەر شاری هەولێر و هێزەکانی حزبەکەی تاڵەبانی لەو شارە دەرکرد. لە ماوەی چەند کاتژمێرێکدا سوپاکەی سەدام هەولێریان وەرگرتەوە و دایانەوە دەستی پارتەکەی مەسعود بارزانی. ئەو ڕۆژان مەسعود بارزانی حەماس گرتبووی و پڕ بەگەروی لە ستایشی سوپای عێراقدا گوتی من بە دڵنیاییەوە دەڵێم تەنها فەوجێکی سوپای عێراق سوپایەتی ئازایە و هەروەها ئەوەشی زیاد کردووەتی ئەو ئامادەیە کاغەزی سپی بۆ سەدام واژوو بکات و چی بوێت بەڵێ بۆ بکات. حەبوش ئاماژە بۆ ئەوە دەکات پەیوەندی زۆر نزیکایەتی من لەگەڵ مەسعود بارزانی لە ساڵی 2000 دەستی پێکرد. ئەو کاتی پۆستی سەرۆکی گشتی دەستگای هەواڵگری درایە من و لەو دەمەدا یەکێک لە ئەرکەکانی سەرشانم بریتی بوو لە دروستکردنەوەی هەماهەنگی لەگەڵ ئەو دوو حیزبە کوردی ناوچەکانی حکمی ذاتی یەکێتی و پارتی. بەردەوام لەگەڵ پارتی سەردانی یەکترمان دەکرد و لەو سەردانەدا هەموو بابەتە سیاسی و ئابووری و ئاسایشەکانمان باز دەکردن. پەیوەندەکانمان لەو کاتەدا زۆر بەهێز و بێگرفت بوون و هیچ جیاوازێک لەو پەیوەندیانەی تر نەدەدا. چەندین جار خودی مەسعود و نێچیروان بارزانی برازەی چاویان بە سەدام حسێن دەکەوت و لەو کاتەدا سەدام حسێنی سەر و کۆمار دەویست ئەوەی داوای دەکەن وەڵامیان بداتەوە بۆیانی کات بەڵام بە پێچاونەوە پەیوەندەکانی لەگەڵ جەنەر تاڵەبانی بەو جۆرە نەبوون. من تەنها بۆ یەکجار لە سلێمانی چاوم پێکەوت و قسەمان کرد و هەمان ڕۆژ لەسەر ئەم سەردانم بۆ لای تاڵەبانی نێچیروان بارزانی سەرسەنشتی کردم و وتی نەدەبوو بڕۆشی تایە بۆ لای ئەو کابرایە چونکە ئەو کەسێکی درۆزنە و بە سەردانی تۆ بۆ لای گەورەی دەکەیت لە کاتێکدا ئەو شیاوی گەورەی نییە و شیاوی ئەوەش نییە پیاوێکی مەزنی وەک جەنابەت بچێتە دیدەنی ئەو. بەردەوام مەسعود بارزانی منەتباری خۆی و وەفا و خۆشەویستی بۆمان دەردەبڕی و خۆی بە قەرزاری ئێمە دەزانێ و لە هەموو دیدەنیەکانیدا جەختی لەسەر ئەمە دەکردەوە کە پێی خۆشە لەم وەفاداری بە سەرۆک سەدام حسێن ڕابگەێنم. بۆ ئەمەشیان دەیوت ئەو ئاگادارە بە ئاستی ئەو خۆشەویستیە زۆرەی سەدام بۆ کورد هەیەی و هەروە ئەم خۆشەویستی بۆ سوپای عێراقیش دەردەبڕی لەبەر ئەوەی پشتیوانی لە پارتەکەی ئەو کردووە و هەولێری بۆ وەرگرتۆتەوە لە هەموو دۆخە سەختەکاندا لەگەڵ کورد و پارتیدا بووە. لە کۆتا دیدارماندا پێکەوە چۆن ڕۆژێک پێش دادگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە مەسعود بارزانی پێیوتم ئەگەر سوپای تورکیا لە باکوور و هاتە ناو خاکی عێراقەوە ئەوە پێشمەرگت دەتوانێت ڕووبەڕووی ببێتەوە و داوای لێکردم بە سەرۆک سەدام حسێنی ڕابگەێنم کە سوپا لە باکوور بکشێتەوە و لێرە بێخەم بێت تا بۆشەی ناوچەکانی تری عێراقی پێبڕ بکاتەوە. هەروەها پێیوتم ئەگەر ئەمریکا دەستی بەم شەڕە کرد ئەوە لە هەموو دۆخەکاندا دڵنیابن ئێمە دژی داگیرکران شەڕ دەکەین. ئیتر خاوەنی هەر نەژادێک بن لای ئێمە چوونیەکە و وەک داگیرکرد تەماشایان دەکەین و ئێمە لە هەموو کاتە سەختەکاندا لەگەڵ حکومەتی بەغدادین لەمە دڵنیابن. حەبوش لە گێڕانەوەکانیدا و توێتی لە یەکێک لەو دیدارانەدا بارزانی ئەوەی بۆ باس کردم کە باوکی واتە مەلا مستەفا هەرزوو ئەوەی بۆ باس کردووە کە سەدام حسێن زۆر پیاوێکی مرد و ئەگەر ئەو نەبوایە ئەوە کورد بە خواستەکانی خۆی نەدەگەیشت و منیش هەر لەو کاتەوە سەرۆک سەدامم زۆر لا خۆشەویست بووە. دەبینیت چۆن خەممان دەخوات و چاودێرمان دەکات و دەمان پارێزێت دەیخوا تەمەنی درێژ بکات و بۆمانی بهێڵێت. لە کۆتا سەردانیدا بۆ شاری بەغدا کە بڕیار بوو دیداری هەبێت لەگەڵ سەرۆک سەدام حسێندا و پێشچوونی بۆ کۆشکی کۆماری پێمیوت جەنابی فەریق ئەو بە سەرۆک سەدام دەڵێم کە بابەتی فیدراڵی کە پێشنیارمان کردووە داواکاریەکی زۆرە ئێمە ڕازین بە زیادکردنێکی سادەی یاسایی حکمی ذاتی و بڕایەوە کە ئەمەش هەر لە سەرۆک سەدامی دەبینین و لەشکۆی ئەوەوە دەستمان کەوتووە. بارزانی ئەوەیشی وتووە ئێمە ئەو ڕێز و بەخشە زۆرانی ئەو بەسەرگەلی کوردەوە هەرگیز لەبیر ناکەین و هەر هەمان ڕۆژیش گەڕانێکی ئازادانەی ئێوارانەمان بە ئۆتۆمبیلەوە لە شاری بەغداد ئەنجامدا و بە شەقامەکانی شاردا گەڕاین و من ئۆتۆمبیلم لێ دەخڕی و مەسعود لە تەنیشتمەوە دانیشت بوو. قسەمان دەکرد سەبارە بە خۆشەویستی ئەو بۆ شاری بەغداد و هەروەها دەربارەی یادەوەرەکانی لە گەڕەکی ئەعزەمیە ئەو کاتی لەوێ لە قوتابخانەکانی ئەو گەڕەکەدا خوێند بووی. لەو قسانەیدا مەسعود بارزانی ئەم دەستەواژەی گوت من ئەمە بۆ یەکەم جارمان لە ژیانمدا هەست بە عێراق بوونی خۆم دەکەم. شیاوی باسە دوو جار ئەمەم لێ بیستە بوو
یەکەم جاریان ئەو کاتە بوو هەولێر لە حیزبەکەی تاڵەبانی سەدایەوە و درایەوە دەستی ئەو دووەم جاریش ئەو کاتە بوو خاڵی پشکنینی باعەدرێ درایەوە بە ئەوان لیژنەی کاروباری باکوور ئەو کاتە جێگی سەرۆک کۆمار تەنها یاسین ڕەمەزان سەرۆکایەتی دەکرد و ژمارەی وەزیر و هەردوو سەرۆکی ئەنجومەنی یاسادانان و ئەنجومەنی جێبەجێکردنی ناوچەکە حکمی ساتی ژمارەی بەرپرسی دەستگا هەڵگریەکان تێیدا ئەندام بوون ڕۆژی دواتر لەسەر ئەم قەیرانە کتوپڕا چاوان بە نێچیڤان بارزانی کەوت ئەو لەم بابەتە ئاڵۆسکا بوو بۆ جوڵەی سوپاتر سێنیشت بوو منیش ئەوم پێڕاگەیان تۆ نابێت بۆ جۆرە بشەویت و دەبێت ڕۆداوەکان لە ڕوانگەی بابەتە گەورەکانەوە شی بکەیتەوە نەوەک لە ڕوانگەی بابەتە بچووکەکانەوە زۆر لە دەستکەوتانم خستەوە بیر کە کوردەکان بەدەستیان هێناوە و ئەوم بیر خستەوە کە ئێمە هاو ئاهەنگی و پەیوەندێکی نمونەی لە نێوانماندا هەیە و پێویست ناکات ئەو کێشە بچووکەی ئێستا دروست بووە بۆ جۆرە ئاڵۆزتر بکات و لێی بترسن حەبوش بە نێچیڤان بارزانی وتووە خاڵێکی پشکنین کەی ئەوەندە بەیاغدارە تا ئێوە هێندە بووی بە پەرۆش بن ئەویش قسەکەمی پەسەند کرد و وتی وایە و لای ئێمەش هیچ نرخێکی نییە بۆ ڕۆژی دواتر چاوان بە سەرۆک کۆمار سەدام حسێن کەوت و بابەتەکەم بۆ شی کردەوە و جەختم بۆ کردەوە کە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستێکی ئیجابی و پۆزەتیڤ و سەرۆک سەدامیش وتی سوپاسی من بە مەسعود بگێنە لە پای ئەم هەڵوێستەیدا و دواتر سوپا دەگەڕێتەوە بۆ ئەو حاڵەیە کە چەند ڕۆژی ڕابردوو بەڕووبەری 2 کیلۆمەتر بەجێی هێشت بوو ئێمە لەم بارەوە ڕێزمان هەیە بۆیان و بۆ ڕۆژی دواتر بەرەو هەولێر ڕۆیشتم و چاوان بە مەسعود بارزانی نێچیڤان بارزانیش کەوت و دەرئەنجامی ئەم دیدارم لەگەڵ سەدام پێڕاگەیاندن پێم وتن سوپاسی بۆتان هەبوو ئینجا مەسعود وتی داواکارم ئەم پەیامی من بە سەرۆک سەدام حسێن خۆ بیپارێزێت بگەێنێت کە ئەگەر ئەو بێوێت سوپای عێراق لە دهۆکیش هەبێت من ئامادەم و فەرمانی جێبەجێ دەکەم و ئەم مەبەستان هیچ ڕێگریەک بوونی نییە ئەم هەڵوێستە دەرگریکارانە و جوامێرانەی کە هەیبوو لە بەرامبەر ئێمەدا و پشتیان دەرنەدەین و هەروە پێ ڕابگەێنە ئەگەر تەنانەت داوام لێ بکات عێراقی جێبهێڵم لە فەرمانی دەرناچوو و بەجێ دەهێڵم سەدام ئەو باڵکە بەڕێزەی ئێمەیە کە شایستەی ئەو پەڕی ڕێز و احترامە ئەی چۆن لەگە ڕێز و احتراممان حرمەتیشمان هەیە بووی ئەی چۆن پیاوی نۆکەر هەروایە خۆ قاویلەشی باشە ئەوە کاتی خۆی بە مەسعود بارزانیان گوتبوو بۆ نمونە سەرۆک کۆمەڵەی زەحمەتکێشان دەڵێن مافی چارەی خۆنووسین گوتی ئەم قەسە قۆڕە چییە ئەی ناڵێن ئەڵڵا لە چارەی ئێمەی نووسیوە ئەگەر شتێک بێ دەبێ ئەگەر نەبێ نابێ مافی چارەی خۆنووسین چییە سیاسەتمەدار تویان دەڵێن کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان لە بەرنامەی خۆی داوای مافی چارەی خۆنووسین دەکەن توی ئەم قسە قۆڕە چییە ئەی نەتان بیستووە دەڵێن ئەڵڵا لە نیوچەوانی ئێمەی نووسی و مافی چارەی ئێمە چۆن دەکرێ مرۆڤ بەخۆی چارەی خۆی دیاری بکە ئێمە تەنها لەگەڵ حکمی زاتین بابەتی ئێمە ئەوە نییە کاک ئاری ئازیزم بابەتی ئێمە نییە ئەگەر دەتەوێت بیتە سەر بابەت سەبارەت بە خیانەتەکانی بنەماڵی بارزانی فەرموو ئازیزم دەکرێت قسە بکەی بە چاوان بابەتی ئێمە ئەوە نییە کامە حیزب کاری کردی یان نا هیوادارم باش و تەندروست بیت بەڵێ بێگومان سێکەم بەڕێزان ئەوانەی کەوا دەنگیاندا با ئێمە لە شتێکەوە دەست پێ بکەین چونکە بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان هەموو کات سەربەخۆیی کوردستان بووە کە لە ڕاستیدا هەموو کۆششەکانی دژ بەوا بووە دژ بە شۆڕشی کوردی بووە دژ بە سەربەخۆیی کوردی بووە ڕەفراندۆمەکە گەیاندی کە تاکو چەند ڕادەیەک ڕاوێژکارەکانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە باوکی جێگیری کرد دژی کورد بوون و ڕەچاوییشیان نەکرد واگە کردی بێتیشان با من یەک شیکاریتان پێ بدەم لە بەرچاو دکتۆر پشتیوان و هەموو بینەرە ئێوە وا دەزانن کە گەنجی کورد بە هیچ شێوەیەک ناخوێنێت و ئاگای لە بزودنەوەکان نییە و ئاگای لە خوێندنەوە نییە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان من وەکو کەسێکی ئەیتیست لەسەر هەموو پارتەکانی کوردستان قسەم کردووە و هەمویان بە شێوەیەکی دیکە خۆفرۆشن بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ئاشکرا و نەرساراوە نییە پارتی دیموکراتی کوردستان ئێوە دەزانن کاتێ لە ساڵی 1993 کە عەبدوڵڵا ئۆجەلان بانگەشەوەی کرد کە پارتەکانی کوردستان یەک بگرنەوە بە دەنگێکی هاوسەنگ و بە دەنگێکی هاوبەست بێن بانگەشەی سەربەخۆیی بکەن ئەگەر زیانەکەی هەرچێک بێ بەریان بکەوێ با هەر لە چوار تەرەفەوانێ ئەوانە بەرەنگاری
ئەرتەشەکان و لەشکرەکانی دژمنان بنەوانێ. بۆیە یەکەم جار کە بانگەشەی ڕەفەراندۆم کرا و بانگەشەی ڕاگەاندنی سەربەخۆیی کورد کرا لەلایەن عەبدوڵڵا ئۆجلانەوە بوو، ئەوە بۆ مێژوو. بەڵام ئەمەیان نەکرد. بۆ سێکن تاکو ئەگەر بین ئەمە ببەستینەوەنێ بە 16 ئۆکتۆبەریش هاوڕێیان ئێوە دەزانن بۆچی پارتی دموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک گوێ لە ئۆجلان نەگەر لە 2013 بانگەشەیەوەی کرد ئێمە یەک بگرین و تاکو ئۆجلانەوەیشی وتوت یەگەر مەسعود بارزانی ئامادەیە یەکتر بمانگرێتەوانێ و کۆمان کاتەوە ئێمە کێشەمان نابێ ئەگەر ئەو ببێ بەسەرۆکیش. ئەمە وتراوە. سێکە دکتۆر، بەڵام ئەمەیان نەکرد. ئێوە دەزانن بۆ چونکە ئەو سیستەمەی کەوا عەبدوڵڵا ئۆجلان بانگەشەی کردبوو، ئەو سیستەمەی سەرەڕای ڕەخنەکانم لە پارتی کرێکارانی کوردستان، ئەو بانگەشەی کەوا کرابوو لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە ئەوە بوو کە ئێمە یەک بگرین هەرچەندێکیش زیانەکان لە هەر سوال لێمان ئەدرێت بۆ بە درێژایی مێژومان لە پاش 100 ساڵی پێشوێمە لە چوار ناوە لێمان دەدرێت با ئەم جارە پێکەوە لێمان بدرێت. باشە نەیان کرد. بڵێن بۆ ئێستا لەوانەیە دکتۆر بە ئەزمموی خۆی پێمان بڵێ بەڵێ ئەوە ڕاستە و ڕێی تێچێت. یەکەم لە سیستەمێکی پارلمنتاری هاوڕێیانی خۆشەویست، لە سیستەمێکی پارلمنتاری پارتی دیموکراتی کوردستان دەنگێکی کەمی دەهێنا. پارتی کرێکارانی کوردستان، پارتی یەکێتی نیشتمانی کوردستان، پارتی یەکێتی گەل بێگومان واتە پارتی دموکراتی گەل بەڵێ دەنگیان دێنا. ئەگەر کەوەڵەشن دروست بێ واتە یەکگرتوویەک دروست بووایە دوو حزب دەما ئەوانەی کە کەوەڵەشتێکیان دروست کردووە و ئەو وەکو پارتی کرێکارانی کوردستان و هەدە پێش پێکەوە کەواتە پارتی کرێکارانی کوردستان بە پێی ڕێژەی دانیشتوانی باکووری کوردستان ڕێژەیەکی زۆریان دێنا و بە پێی بۆچوونی دیموکراسیەت واتە گەل سالاری بێگومان ئەوانە دەنگێکی سەرە پەنجاییان دەهێنا 50%. باشە و بە پێی ئەمە پارتی کرێکاران دەبوو بەوەی کەوا چارەنووسی کورد بکەن. سەرۆما ڕەخنەکانم پارتی دیموکراتی کوردستان زۆر بە جوانی لەگەڵ دژمنانی کورد بە تایبەت لەگەڵ تورکیا لەگەڵ ئەکەپەی فاشست ڕێکەوت بوو کە ئێمە ئەنجام بدەین. پێشان کاریان کرد لەسەر ئەوەی ئەنەکسە دروستکەن، دروستیان کرد. باشە دروستیان کرد لە 2015 ئەنەکسیان دروست کرد لە ڕۆژاوای کوردستان بۆ هەڵوەشاندنەوە چاواشەکاری. دواتر لە باکووری کوردستان لەگەڵ حزب ئیسلامیەکان دژ بە هەدەپە وەستان بۆ لاوازکردنەوەی هەدەپە. ئەمە یەک. لەلایەکی ترەوانێ ئەمە بۆ چونکە ئەگەر بێت و سیستەمێکی پارلمنتاری دانرێت بە هیچ شوێک پەدەکە دەنگ ناهێنێت و ئەگەر دەنگیش بێنێت دەنگێکی کەمبایە دێنێت یا دەبێ خۆی بخاتە پاڵی کەوەلیشن واتە پاڵی بزنەوە یەکگرتوەکان یان ئەوەی خۆی دەخاتە پاڵی پارتی کرێکارانی کوردستان و هەدەپەکە یەکیان گرتووە بۆ دەنگهێنانی 50% و زۆرتر. ئەمە لەلایەنی دموکراسیەوە لەلایەن سیستەمێکی پارلمنتاریەوە. لەلایەنێکی دیکەوانێ یەکگرتنەوەی باشووری کوردستان و یەکگرتنەوەی ڕۆژاوای کوردستان بریدی بۆ لەچی گەیشتن بە ئاوەکە. کاتێککە باسی ئەمە هاتەکایەوانێ مخابراتی رووسیا و مخابراتی ئەمریکایش تاکو CIA خۆی ڕایگەاندە بوو کە ئەگەر بێت و ئەم جۆرە نێوبەندیە دروست بێت ئێمە ئامادەین یارمەتی کوردەکان بدەین بە ڕێکەوتنێک لەگەڵ رووسیا کە ڕێیان بدەین بەگا بە ئاوەکە. گەیشتنی کورد بە ئاوەکە واتە ئەو هەموو نەوتە لە کوردستان کە ڕۆژانە 90,000 تاکو 100,000 بەرمیل دەفرۆشێت بە تورکیای فاشست و تورک دەیکا بە چەک و تەقەمەنی کە ساڵانە 5 میلیارد دلار لە ئیسرائیل چەک دەکرێت بۆ کوشتنی ئەرمەنیەکان بۆ کوشتنی ئەرمەنیەکان لە ئازربایجان بە تایبەت تێگەیشتن و لە قەرەباغ و کوردەکانیش لەگەڵیان لە باکوور و لە قەرەباغیش. ئەمە یەک. دووەم ئەم نەوتە دەگوازرێتەوە لەکوێ لە ڕێی ڕۆژاواوە لە ڕێی ڕۆژاواوە هەر بۆ یەکگرتنەوەی دیرەزۆریش کاریگەرێکی خۆی من نایمە سەر ئەوە وەرشی کاری خۆی دەوێت. لێرانەدا دکتۆر و بینەرانی بەڕێز ئەم نێوبەندیە دروست ببوایە بێگومان دروست ببوو تاکو ڕادەیەک بەڵام هەڵیان وەشاندەوانێ بەسەردانەکانی پارتی دیموکراتی کوردستان هەڵی وەشاندەوانێ و ئەکەپە هەڵی وەشاندەوە. بەڵێ چونکە ئەمە هەردووکیان پاسەوانی ئەمنە ئەو سنوورەیان دەکرد و ئەو سنوورە بێگومان گیرا بوانێ و باس هات بۆ کایوانێک کە لەگەڵ رووسیا و لەگەڵ مخابراتی ئەمریکا ڕێک بکەون تاکو ڕێگەیەک بکرێتەوانێ بۆ کوردەکان بتوانن سیپۆرت بەدەست بێنن. بەڕێزان سیپۆرت واتە بنکەی یەکشت دیارە پارتی زۆر لە پەکەکە دەترسێ بۆ نمونە تاکە شتیش بەڵگە بۆ ئەوە بۆ نمونە تافگەری ئازادی لە بەغدا ئیجازەی
کارکردنی حیزبایەتی پێدرا لە زۆنی سەوز لە سەرەتا پێی دەدرا تاوەکو ساڵێک بە لە ئێستا قەدەغە کرالایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە نەفرەت بن پارتی هەرگیز ڕێگای نەدەدا تابگەری ئازادی نە ئیجازەیدا نە مۆڵەتی پێیدا نە ڕێگای پێیدا لە هەڵبژاردننی پەرلەمان بەشدار بێت چکە دەیزانی کەوا بۆ نمونەوەک دەڵێ خوشتی پەکەکەیە دەنگێکی زۆر دەینی و زۆرێک لە دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان دەبا ئەوە شتێکی دیارە کەوا پارتی دیموکراتی کوردستان تۆقیوە لە پەکە ئەوە قسەی لەسەر نیە نەکردتەناو هەموو حیزبەکان تۆقیون بەڵام بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوە باسمان کرد لە ڕێگەیەوە لە ڕێگەی ئەمە شەوانێ ئەوە دروست دەبوو مەترسی تورکیا بوو کە نەوتەکەی پێ نەدەگەیشت چونکە ئێمە ئەگەر بنکەیەکی دەریاییمان نەبووایە پێی ئەو بنکەیە ئێمە سنوورێکی ئاسمانیشمان دەبوو کە پێی دەوتێت ئێر زۆن هاوڕێیان فلای زۆنمان دەبوو ئەم فلای زۆنە ڕێی دەدا ئەگەر سبەی بێت و ڕەفرەندۆمێکش بکرا بۆ دامەزراندنی دوو پارچەی کوردستانیش ئێمە دەمانتوانی پارێزی لەو سنوورانە بکەین و دەمانتوانی دارایی خۆمانش بەڕێوە بین دەمانتوانی ئابووری خۆمانش بەڕێوە بین لەبەر ئەوەی ئێمە بنکەیەکی دەریاییمان دەبوو و ئەگەر بێهاتە و سووریا و ئێران و تورکیا و عێراقیش سنوورە ئاسمانیەکانیان بگرتاتەوە نەیان دەتوانانی ئەوێ بگرن و ئەمە دەکرا ڕێی بدایە بە رووسیش و ڕێی بدایە بە ئەمریکاش کە یارمەتیمان بدەن بەڵام کاتێک کە ئەمریکا بینی کورد ڕێکەوتووە و ئەمە خودی خۆی سروشتی جیۆپۆلیتیکسە ئەمە خودی خۆی سروشتی ڕامیار زەمینیە کە ئەمریکا بینی ئەمانە پاسەوانی بەرژەوەندەکانی خۆیان ناکەن و خۆ فرۆشن ئەمریکاوتی من بۆچی بەرژەوەندەکانی خۆم بدەمە دەستی ئەم کەسانی کە نازوانن چارەنووسی خۆشیان بکەن بۆیە لێرەدا ڕێکەوتن لەگەڵ تورکیا سنوورەکانشیان بەستەوانێ و ئەم سنوور بەستنەوە بەرامبەر بە ڕۆژاوە هێشتی ڕۆژاوە چەند شکستێکی زۆر گرنگ بێنێت زۆر مەترسیدار بێنێت و هەر بۆیە ئەفرین بوو بە قوربانی ئێوە ئەبێ ڕەچاوی ئەمەش بکەن زۆر کەس ئەمەی لێک نەداوە بێگومان ڕەفەراندۆم مافی هەموو گەلێکە ڕەفەراندۆم تەنیا هاوڕێنی خۆشەویست بینەرانی بەڕێز گشتپرسیەکە لەوە زۆرتر هیچ نییە ڕەفەراندۆم بەڵام ئەوەش دەبێ بگەڕێنەوە مامجلال لە 2007 شتێکی زۆر جوانی وت دکتۆر وتی من دەتوانم سبەی چەند ڕاوێژکارێک کۆکەمانێ بڕۆین بۆ هەرمە نەتەوە یەکگرتوەکان دەستگای نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکان و بڵێنگاکە ئێمە کوردستان ڕادەگەینین کوردستانێکی سەربەخۆ بەڵام وتی کە ئەم وڵاتانەی دەروبەرمان وەکو تورکیا و سووریا و عێراق و ئێران سنوورە ئاسمانیەکان و سنوور زەمینەکان دەگرنەوەنێ ئەو کاتە ئێمە چۆنی ئابووری ڕفراندۆم کرا لە وەختی هەڵبژاردن سەپانەوە دوای خەڵکی کوردستان دەنجیدا بە ڕفراندۆم لە وەختی هەڵبژاردنەکان ئەوەی بەو دوایە کرامەت بارزانانی و نەماڵە بارزانانی گاڵتە جار بوو بەڕاستی یعنی لە کۆتایی بەڵێ دیار بوو بەرژەوەندەکە دیار بوو لە بەرژەوەندی کێکردیان بەڵام من تێناگەم ئێوە بۆچی بە کەسێکەڵێن جاش و نازانم چی لەبەر ئەوەی ئێمە ڕاستەکان دەڵێن بەڕێزان ئێوە دەزانن ئەمڕۆ تعریبی کەرکووک دەکرێت ئەمڕۆ تەتریکی ئەفرین دەکرێت من هەموو جارش وتومە و دکتۆرش ئاگدارنەوە هەمووتان ئاگدانن لەوە من سەرڕای ڕخنەکانم لە هەموو بزوندنەوەی کورد بە تایبەت لە بزوندنەوەکانی باشووری کوردستان چونکە باشووری کوردستان یەکێک لەو پارچانەی کوردستانە کە لە سەروی هەموو پارچەکانی کوردستان ئازادی هەبووە بەڕایەکی زۆر توانێتی جوڵانەوەیەکی زۆر بکە فراغێکی زۆری هەبووە بەڵام هیچیان بەدەست نێناوە هیچیان نەکردو بۆ گەلی کورد تێگەشتن سەرڕا ئەوەی کە مێژوش لە پشتمانە بۆ هەموو ئەو ناوچانەی کەوات باسیش دەکەن ناکۆکی لەسەرە ئەگەر ئێمە ئەوش بێنی نەکایەوەکو بابەتێک کوچیان کردووە هاوڕێیان تاکو لە کاتی 16 ئۆکتۆبەریش دەڵێن پێشمەرگەکانی من ناڵێن پێشمەرگە من دەڵێن ملیشیا یەکێتی ڕایکرد ئێ باشە تۆ بۆ ڕادکرد چاوەکەم تۆ بۆ ئەگەر تۆش تۆ شەڕت بکردان یەکێتی کێشایەوە لە کەرکووک پارتی لە مەغمور پێشوان کێشایەوە هێزی خۆی کێشایەوە لە مەغمور هێشتا ترسەکە نەگەیشت بۆ مەغموریش هەتا یەکێک لە ئامۆزەکانی مەسعود بارزانی دەڵێ ئارەوەڵا ئێمە زۆر جار ڕامان کردووە و ڕاژ دەکەین و لە داهاتوش ڕادەکەین و یعنی ڕاکردن بەشێک بووە لە استراتیجێتی بنەماڵەی بارزانی تۆ بڕۆ بە درێژایی مێژووی بنەماڵەی بارزانی هەیەیانە و نیانە داستانی خواکوڕەک بتەوێ بە خاوی بتەوێ لێنان بتەوێ بە سوورەکراوی بتەوێ بە تەلەڤیزیۆنی ڕەشسمی بە تەلەڤیزیۆنی ملەوەن لە رادیۆ لە جەریدە لە پەردوو خواکوڕک تاکە داستان هەیە ئێوش مەسعود بارزانی دوور بە دوور بە دووربین تەماشای دەکرد دووری 5 کیلۆمەتر سەیری دەکرد سەرۆک و خواکوڕک
یعنی شتێکی نەبووە پارتی بەردەوام هەرێ ڕاکە یعنی بەجددیش خاوەن سەروەری نییە خاوەن یەک سەروەری نییە نە لە پێشمەرگایەتی نە لە هیچ ڕاستە پارتی تووشی شەڕ بووە لە ژیانی پێشمەرگاچ بەڵام ئەو شەڕانەی کە توش بووە چاری ناچار بووە کە دەبی بیکە ئەمە واقعیەتی پارتی دیموکراتی هەموو کاتتومە دکتۆر گیان من وەکو گەنجێکی کورد بە هیچ شێوەیەک ئامادە نیم چارەنووسی ژیانی خۆم و ناسناوەی خۆم بدەمە دەستی بزوونەوەکانی کوردستان چونکە زۆر کەسانێکن لە ناومان خۆیان بە زۆر شت دادەنێن بەڵام بڕوا بکە دکتۆر نە ئەزانن دموکراسی چییە نە ئەزانن ڕامیار چییە نە ئەزانن ئابووری چییە تەنیا دەنگ دروستمە گشتی دەنگی دروستمە کاگاری پێم وایە گەوجیشە گەر هات و چارەنووسی خۆت تەسلیم بەو حیزبانە بکەیت تۆ بکوژبرەی دایک جگەر سوتاو بێ لە پێنا ئەوەی چیە بابە و مناڵەکانی بارزانانی یا مناڵەکانی قوباد و پابێڵ ئیتر لە کۆتاییدا بیخۆن و ئیترهینی پێ بکەن من پێم وایە ئەو پەردەبەنجیە ئەو سەردەمە پێویستە میلەتی کورد تێپەڕی بکە هیچتر بە قسەی و حیزبانە خۆیان نەمشەوەش بکەن نەتووشی بکەونە ژێر فشاری و دروشمی بۆ نمونە حەماسی کۆتایی هات ئەو سەردەمە با خۆیان بابچن بە هین بکەن فەرموو زۆر ئاساییە دکتۆر زۆر ئاساییە من هەموو کاتوتومە وەکو کەسێک کە باوەڕی بە دیموکراسیەت هەیە بە واتای وشەکە چونکە لی تێگەیشتم ئەزانم پرۆسەی دیموکراسی چۆن کار دەکا ئەزانم ئەرکەکانی هاوڵاتی چییە نەک وەکو هەندێک کەس کە دێن تەنیا دیموکراسی وەکو دروشمێک بەکاردێنن وەکو زاراوەی دروشمیەک بەکاردێنن کە ئێمە دیموکراسیمان دێ بەڵام لە ڕاستیدا ئەرکەکان و مافەکانی دیموکراسی نازانن پرۆسەی دیموکراسی نازانن ڕەخنە بگرن لەوانەیە کەوا دیموکراسیەتیان پێشێل کردووە مافەکانی مرۆڤیان پێشێل کردووە ژنگیان ڕزاندووە ملەتیان وانێ کردووە ئێستا لەو کوردستانە گەنج نایەوێ بژێ ڕۆژانە کچ دەسووتێ سەرڕای ئەوەیش کە ئێوە سێریکەن لە باشووری کوردستان کو چیمان بەدەسێناوە هاوڕیان منەمێ بزانم چیمان بەدەسێناوە ئێمە من وەکو گەنجێکی کورد باڵناکەم بە هیچ شێوەیە هیچ بزوونەوەیەک بەڵام لەسەروی هەمویانەوانێ بزوونەوەی پارتی دموکراتی کوردستان هەر بە یەکجاری چارەنووسی ملەتی کوردی و ڕەش کردووە نەک تەنیا چۆڵی سڕی بێتەوە پێم وابێ نەیشماوە تۆ بە 29 ساڵ ئەوەندە دەوڵەمەند بووبی ئەو هەموو پارە داوە بە گەندەڵی و دزیوتەوە بردوتە بەڵام نەتوانیوە بە 29 ساڵ تۆ زمانێکی ئەدەبی یەکگرتو بۆ خەڵکی باشوور بهێنیتە ئاراوە ئەو پێم زۆر شتمان پێ دەڵێ ئەلبەتە ئەمە خودی ئەو مۆزوع زۆر شتمان پێ دەڵێ کە بنەماڵەی بارزانی لەگەڵ ئەوش لە کۆبکەی دەسەڵات بوون بە دوای یەکان گیرکردنی ملەتی کوردنین کاکە ملەتی کورد وا دەبێت بە چەند ملەتێک ئازیزم بڕۆ لە خەڵکی هەورەمان پرسە چەند ساڵێک بە لەسەر داوای حکومی زاتیان دەکرد خەڵکی هوڕ و مەنگوڕ و نازانم چه خەریکە بن بە ملەتێکی جیاواز ئێزیدی خەریکە ئیدعا بکەن بڵێن ئێمە ملەتێکی جیاوازین زازایی دەڵێن ئێمە ملەتێکی جیاوازین لە کورد خەریکە بادین و سۆرانج بڵێن ئێمە دوو ملەتی جیاوازین هاتن ملەتی ئەمە هەمووشی بەهۆی برینە مێژوویەکانە دکتۆر هەمووشی بەهۆی برینە مێژوویەکانە تەفروتونان کرد تاکە ڕێگا هەبوو بۆ ئەوی کەوا ملەتی کورد هەمووی ئینتیمای بۆ کوردبوون هەبێ بۆ نمونە لایەنی کەم دروستبوونی زمانێکی ئەدەبی یەکگرتووە بۆی بتوان تەفاهم لەگەڵ یەکدا بکەن بەڵام ئەوە یەکێک لە هۆکارەکان بوو کەوایان کرد ڕیزەکانی ملەتی کورد تەفروتونابی و من پێشم وایە ئەگەر هاتوو فریانەکەوین لە چەند ساڵانیی نزیکدا ملەتی کوردەویەوە چەند نەتەوەیەک ئێزیدی دەڵێ من نەتەوەیەکم هیچ پەیوەندیم بە کوردەوە نییە بادینی دەڵێ من جیام سۆرانی دەڵێ من جیام هەورامی دەڵێ من جیام چی پێ لور و هەتەوازەکردنی کورد و ناسناوەی کوردە بێگومان ئەوە بەرنامەیان بووە تەفروتوناکردنی ملەتی کورد ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بەڵێ من سەرکە بینەرانی بەڕێز ئێوە با جوان شتێک بزانن سەرڕای ڕخنەکانم کە هەیە وامە بۆ دووپاتەکەمە بۆی بینەران بزانن کە من وەکو کەسێکی کورد ناسناوام کووردە باشە وەکو مرۆڤێک وەکو خوێنەرێک وەکو گەنجی سەردەم هیوادارم واش بێت ڕخنەی من ئەگەر بیگرم لە هەر بزودنەوەیەک بەڵام من دژی ئەوەم کە گەرێلایەک من بە پێشمەرگەیە ناسێنم من ناڵم گەرێلە زاراوەیەکی بێگانەیە هیچ کوردیتیان نییە بەڵام پێشمەرگەیەکی کورد لا من پێشمەرگەیە کە بۆ گەلی کورد و مافی کورد ئەخر شتێکی شەیە ناکرێت تۆ ملیشیایەکی بنەماڵەی بارزانی
بۆ نمونە بە پێشمەرگەدا بنێ و گەریلایەکی بە پێشمەرگەدا بنێ من پێم وایە ئەو پڕ بێ ویژدانی دکتۆر بێگومان ئەوە هەر دژی پرینسیپی مرۆڤایەتیە ئەوە با لە سەرتاوە باز بکرێت ئەوە دژی بنەمای سەرەتایی مرۆڤایەتیە لە سەرتاوە من ئەوەنە دەڵێم چۆنە مەلاکان ئەو مەلانەی کەوا بۆ دەسەڵات کارەکەن بە تایبەتیش چۆنە مەلاکان هیچیان نەوە دەربارەی بۆمبارکردنی فڕۆکەکانی تورکیا بەسەر دوهۆکە کە مزگەوتیان ڕوخاندم و بەسەر نوێشکەرانی کووردا هیچ دەنگیان نەبوو وە بە تایبەت نێچیرەوان بارزانانی هیچ دەنگێکی من یەکشت هەیە با پێت بڵێم من دڵنیام مەلا هەبووە وشتویەتی چکاندێ مەلا هەیە هەستی نەتەوایەتیان هەیە وشتیانە دەری ببڕن بەڵام لە وەزارەتی ئەوقاف بۆیان هاتووە بۆتان نییە قسە بکەن سەبارەت بەو بردومانە لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەژینا زمانتان دەبڕین پێویستە هەندێک شتیشێ پێویستە مرۆڤ ئاگدار بیتن یعنی پارتی هەمیشە بۆ شێوە کار دەکاتن دەیەوێتن هەموو باسی ئەو بەلانە ناکەم دکتۆر کە هەستی مرۆڤایەتی وەستی ناسناوی خۆیان تیاماوە وەستێنێتەوەی خۆیان تیاماوە من باسی ئەو بەلانە ناکەم کەوا ڕۆژانە دروستم بڵاوەکەنەوانی ڕۆژانە لەسەر منبەرەکانی مزگەوت دانیشتە قیڕێنن بەسەر تاکی من باسی منافقەکان دەکەم منافقەکان هەستی نەتەوایەتیان هەیە من باسی منافقەکان دەکەم زۆر بەداخەوە کە ئێمە ئەمڕۆ باسی خەبات دەکەین بەڵام بەداخەوانێ باسی دموکراسی دەکەین گەلی کورد بەڕاستی شوێنکەوتووی دروشمە دکتۆر گیان ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێت زۆربەی گەلی کورد شوێنکەوتووی دروشمە شوێنکەوتووی بنەما و تێگەیشتن و خوێندن نییە تۆ چاومەکە لە کەمبایەکانی کەوا بەڕاستی خاوەنی خوێنەوارین و لە شتەکان تێدەگەن ئەمە پۆپیلیزمیشی پێناوترێ لە ناو کوردستان بەتایبەت لە باشووری کوردستان ئێمە تیامانە هەیە تاکو ئێستا بە باشووری کوردستان وڵای کوردستانی عێراق قسەکەم بەڕێزان من بە هیچ شوەیەک باوەڕم نییە بە عێراق و سووریە و تورکیا و نازانم چی باوەڕم پێ نییە ئەگەر باسی مێسۆپۆتامیاکەی مێسۆپۆتامیا پێناسەکردنە کە ناوی وڵاتێک نییە باشە ئەگەرەوەتانێ باسیەوە بکەن من باوەڕم بە عێراقۆ نییە بۆیە لێرانەیشەوە ئەیڵم ئەگەر ئێمە لە چوارچێوەی ناسیۆنالیزم باسکەین کاکە گیان ئێمەش دەبێ خاوەن وای بێ بەڵام کوا هەنگاوەکانی کەنەدا منرا کات بەسەر چوو ئێستا ئەو وڵاتانێک کەوا دەروبەری کوردستانشان کردووە و چوار بەشەی چێ دەتوانی کوردستان بکە بە دەوڵات باوەڕ ناکەم دکتۆر هیچ کامیان بتوانەوە بەتایبەت پارتی دموکراتی کوردستان تۆ وەکو کەسێکی ناسیۆنالیست خۆ دەبی بڕوات بە یەکێک لەو حیزبانە خۆتش وەکو موسڵمانی بڵێ موسڵمانی ڕاستەقینە بوونی نییە من بڕوان بەوە نیە و بۆ نییە خۆ تۆ وەکو کەسێکی ناسیۆنالیست دەبی بزانی کەوا چێ کوردستان دەکا بە دەوڵەت بۆ نمونە یعنی من ئەوە یعنی پرسیارە بەڕاستی پرسیارێکی گرنگە تۆ دکتۆر کوردستان نیەتی استراتیژیان نییە دکتۆر چەند سەرم یعنی ئەحزابی ناسیۆنالیستی بوونی نییە حزابی ناسیۆنالیستی بوونی نییە جا بەهاری حزابی ناسیۆنالیستی 50 ساڵە ڕەت بوو تێپەڕی و کۆن بوو نەما تۆ مایەزان نەبووی بە خاوەنی حزبێکی ناسیۆنالیستی جاوە خۆی کارە ساتە نەیانتوانی دکتۆر سەرکە دکتۆر تۆ سەرکە ترایبڵزم خێڵەکی کوردستان هێشتا لە دەربەگایەتیایە دکتۆر باوە لە بیر نەچێت ڕژێمی سەرمایهداری لە قۆناغی گلۆبەلایزیشن ڕێگانادا کوردستان لە دەربەگایەتی ئازیزم ئەگەر خوێندنەوەت هەبی بۆ سیستەمی سەرمایهداری تەنانەت دوو جەنگی جیهانی گەورە ڕوویداوە جەنگی جیهانی یەکەم لە پێناو دابەشکردنەوەی جیهان بوو لە نێوان هێزە گەورەکان و جەنگی جیهانی دووەم بە هەمان شێوە سیستەمی سەرمایهداری هاتووە بۆ هەموو کونج و کەلەبەرێکی ئەم دنیاە بەڵام ڕاستە ئەگەر بڵێ هەندێک دابوونەریتی تێدایە ئەمە شتێکی ترە بەڵام سیستەمی ئابووری کۆمەڵایەتی سەرمایهداریە و سەرمایهداری لیبرالیشە لە کوردستانی باشوور دەوڵەمەند دەبێ و هەژارتر دەبێت مەوضوعەکە ئەوە نییە دەرەبەدە بەس پێم بڵێ دکتۆر کورد بە لە باشوور بەتایبەت کوێیە لە سەرمایهداری تێگەیشتوونە دکتۆر با ئێمە بەراوردی بکەین ئەوانەی کە سەرمایهدارن ئیستیمۆر بوو بە وڵات کورد لە سەرمایهداری تێگەشتووە کەی توانێتی بەشدەوەندەکانی خۆشی ئەگەر بڵێ بۆ نمونە قطاعی صناعی تێدانە بۆ نمونە زراعیە توجاریە ئەمە قەینا لێت قبول دەکرێت باشە ئەوەش یەکێکە لە کێشەکانی کوردستان
ئەگەر هاتوو پیشەی تێداوایە دەسەڵاتیش خۆی وای کردیە کە پیشەی تێدا نەبی چکە دەزانی هێزی کرێکاران کاتێک ئەگەر هاتوو سەنعاتی زۆری تێدابێتن یەک بگرن مانگرتن بکەن وڵات تووشی شەلەلی اقتصادی دەکەن بنەماڵەی بارزانی و تاالبانی بەمەبەستەوە ئەو کاریان نەکردی ئەو پارەی دێتە دەستیان دەیدزن دەینێرن بۆ ئیسرائیل دەینێرن بۆ وڵاتانی تر دەینێرن بۆ دوبەی دەینێرن بۆ ئیمارات چکە متمانەیان بەخۆیانیە هەتای لە کوردستان بمێنەوە دەیبەن لە وڵاتانی تر سەرمایە گوزاری پێ دەکەن نەک ئەو پارەی دەیدزن بێندانی کەم لە کوردستان سەرمایە گوزاری پێ بکەن پێی ناکەن کاکەجیان ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڕێز ئەیزانی کلپتۆکرسی بەڕێزان کلپتۆکرسی زاراهەیەکی ڕاستەقینەیە کەواتە دزیداری نەکرد سەرمایەداری دزیداری کلپتۆکرسی پێڵێن من هەموو کاتەمە تۆ باشووری کوردستان کلپتۆکرسیە و پێم وایە ڕۆژێک دێت ئەگەر زوو بێ یادرنگ ڕۆژێک دێت کە بە هەمان چۆڵی بە هەمان چارەنووسی قەدافی و سەددام و ئەوانە دەڕۆن دکتۆر مەلەفمان دەست دەکەوێ جام بە پارە هەندێک لە مەلەفەکان دەکڕم باڕوا بکە بە پارە دەیکڕم هەندە مەلەفمان دەست دەکەوێ فلان کوڕی فلان سەردەمانێکی زورە دڵسۆزێکی پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵەی بارزانیە ئیدعای ئاتزبوونی دەکرد و ساڵی ئەوەندە گەڕایەوە شاری هەولێر پارچە زەویەکی 300 مەتریمان پێدا بەڵام دوو ڕقیقەی گوتیان ماڵم بە قوڕ نەگرت بێتەوە بۆچی پارچە زەویەکی ڕۆک لە دووەرگرتیە ئەی نازانی دەبی پارەی بەلەدێ بدەی بۆ دوو شەقامی پێشەوە شەقامی تەنیشتەوە زۆرت لەسەر دەکەوێت باوەش بزانن هاوڕێن بە درێژی ئێمە دوو ماڵمان خوراوە باشە دوو ماڵمان خوراوە من برایەکم پاکڕەوان بووە باشە دانە سەددامەوە جاشەکان دانە دە سەددامەوانێ باشە لە پێناوی کوردیش سەری نایەوە باش تەمەنیشی 21 ساڵ بوو دایکم جەرگ سوتا و دەربەدەر باوکو دایکم دەربەدەر 40 ساڵ سپاس دەکەم باشە لەگەڵ پاکڕەوانانی ئێوە بابزانن ئێمە نهاتینە لە خۆمانەوە بدوێین لە خۆمانەوە باش یەکێکیان دایکی خۆم کە 8 ساڵی ڕێک ئەمنی بەعث بەدوایە بوو تاکو ئەوەی کە خاڵمیان دەستگیر کرد ئەو دایکم خۆی دایە دەست باشە باپیرم هەل لە پێناوی کووردە باش وە تاکو ئێستا دایکم حەو خوشتی بەخێو کرد و برایەکی بەخێو کرد باشە تاکو ئێستا ماڵی خاڵمیان خوارد عەرزی خاڵمیان خوارد ماڵی ئێمەیان خوارد ماڵی باوکمیان خوارد تاکو ئێستەش نە من نە دایکم نە باوکم سەرماندانە خستووە بۆ هیچ گزوتنەوەیەک کە ماڵمان بداتێ خانومان بداتێ زۆر کەس هەن لە ئەم وڵاتەی کە من تێدا دەژێم خاوەن موچە و سەرمایەن لەلایەن بزوتنەوەکانەوانێ بەڵام ئێمە نە دە زۆر باشە کاک ئاریبایەک دوو بەڕێزی تریش دووەر بگرین پێ خۆشحاڵ بووم بە بەشداریت هیوادارم بژیت هەر بژیت دای سەرچاو کاکاری دای سەرچاوبرا هەر بژیت چ بەڕێزێک دەوێت قسە بکە دەشتی فەرموو کاک دەشتی ئەو کاتت باش کاک دکتۆر سەرچاو هەربژی کاردەشتی چۆنی ئەحواڵت چۆنە باشی کاکەبرا فەرموو دەزانی ئاگربیتە سەر بابەت من سپاست دەکەم فەرموو سپاس دەکەم بەڵێ ئاگادارم ئەو کاتەی ئامادەبوانی لایڤش باش کاک هەڵوێستی خۆمان کاک هەڵوێست ئاخین ئەگەر ئێوەش ڕازی بن سڕەکەی خۆمە دەم باو بەڵام من چەند خاڵێکی بچووک نووسیوە هەڵوێست ئاخین ڕەفیقێکی زۆر نزیکمە و بەردەوامیش لە تەلەفۆن قسە لەگەڵ یەک دەکەین من حەز دەکەم تێیدا بەشداربی بەڕاستی چکە من داوای کامێرەی کردووە بەڕاست ئێستا دەیدەمێت ببوورە ئەگەر عەز دەکەی من 5 دقیقە قسە بکەم یان عەز دەکەی بیدەین بە ئەو من هەردووکیان ڕازیم کاکە نانەفەرم تۆش قسەی خۆت بکە اینجا کاک هەڵوێست وەرەگرم بەس تێکستێکم بوو نووسی بووی ددانم نەشتەرگەری کرایە قسەم پێ ناکرێت لەبەرەوە من فەرموو دوایەوە ئەڵێ گەرم بووم کامێرەم بدەنێ زۆر چاکە باشە زۆر باشە من 5 دقیقە ئینشاڵڵا یعنی ئەوە درێژترین هەدەم کۆمەڵگای کوردی کاک دکتۆر لە باشوور خەسێنرایە بەدەست سەرکردایەتی کردن یاخود ڕێبەرایەتی کردنی ئێستای پارتی و ئەو کار و ئەو بەرنامە داڕێژەی
کە پارتی کردی بۆ خەساندنی کۆمەلگای کوردی تا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتوو بوو. نەمانی خۆشەویستی یاخود ئینتیما بۆ یعنی لەلایەن گەنجانی کورد لەو کارەشدا تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو. بۆ نمونە دەیان بزوتنەوە و دەیان حزب و ڕێکخرا و دروست بوون و پارتی ڕێگایان نادە یاخود قەتیسیان دەکا نایەڵێ گەشە بکەن و کۆچی بەردەوامی گەنجان یاخود ینی وەکو ئەو پێڵێن کۆچی عاقڵمەندانی کورد ئەو کەسانەی کە خاوەن شەهادە و خاوەن ینی ئاستی ڕۆشنبیری بەرزن و کۆچیان بەرەو دەرەوەی وڵات و جێهێشتنی مەیدانەکە یەکێکی تر لە هۆکارەکانە. پارتی کاتێک بۆ نمونە توێژێک لە خەڵکی وشیار لە کوردستانی باشوور سەر هەڵدەدا دەوێتن تەفریق بکرێ بە جۆرێک لە جۆرەکان کوردستان بەجێ بێنن بۆی تەنها مرۆڤی گەوجی ئەگەر ڕێزم بۆ خەڵکی کوردستان تەنها گەوج ببینێ لە کوردستان یاخود ئەو ئاقلانەی دەمینێن ژمارەیان کەمی دەور و کارکردیان لەسەر کۆمەلگا نەمینێ جای ئەوتە هەوڵ لە بیدات هەوڵدا بیکڕێ ئەگەر نەکرا هەوڵ دەدا تیرۆری بکە ئەگەر نەکرا هەوڵ دەدا ئیتر دەری پەڕێنێ لە کوردستان. بەڵێ ئەوە ڕاستیە بزەوت. دوای ئەوە بچووکردنەوەی یعنی قەزەی کورد بچووکردنەوەی قەزەی کوردایەتی لەلایەن پارتیەوە بە ینی شێوەیە کە بتوانێت تەنها ئیش یەک عەزب بێ ینی بچووکردنەوەی قەزەی کورد لە یەک عەزب لەوەشیان تا ڕادەیەکی باش توانیوەتی یاری بە سیاسەکان بکە. پەرتەوازەی نێوماڵی کورد و تەنەزولی کورد بەم دوایانە لە بۆ بێگانە و لە بۆ لایەنەکانی تر کە تەنها بۆ ئەوەی تەنەزول یاخود ئەو قسانی کە ئەو بەرنامانی ئەو کردێتی تەنەزولی لێنەکە یەکێکی ترە لە کارەکانی کە پارتی کردێتی و تا ڕادەیەکی باشی چێدا سەرکەوتوو بوو. توانیوێکی ئاپکاکە ئەو بەرنامەی کە ئیسرائیل بۆی دانابوو بە تەواوی جێبەجێ کرد و تا کۆمەلگای کوردی هەڵوەشاندەوە هەڵی تەکاند و بۆ نمونە ئەگەر بگرێتەوە بۆ ساڵی 1991 دەبینی زازاییەکان و منگوڕ و لوڕ و فلان و ئەوی کوردیش نەبوو دەی بۆ من کوردم بەڵام کاتێک بینیان وەزعەکە بە ویلات خەریکە میلەتی کورد دەبێت بە 5-6 نەتەوە خۆ تۆ میلەت ئەگەر هاتو زمانی هاوبەشت نەبی مێژووی هاوبەشت نەبی نووسنی هاوبەشت نەبی تاو کاکە تاکەواتە تۆ نەتەوەنی هەر بەجددی مێژووی هاوبەش و زمانی هاوبەش کاک دکتۆر نەریتی هاوبەش کەواتە نەتەوەنی و پارتی لەوشتە زۆر سەر کاک دکتۆر هەوڵێکی زۆر هەبوو هەوڵێکی زۆر هەبوو ببوورە هەوڵێکی زۆر هەبوو بۆ یەکخستنی زمانی کوردی زمانێکی ستاندارد بەڵام نەیانهێشت ئەوەش سەرکەوێ نانیشت ئەوەش سەرکەوێ. ئێستا بۆ نمونە مەنهەجی خوێندن لە هەولێر شێوەزارەکە و لە دهۆک شێوەزارێکی تر یعنی نانهێشت تەنانەت زمانێکی ستانداردشمان هەبێ و کەیسەکانی گەندەڵی لە باشووری کوردستان تەخشان و پەخشانکردنی سەروەت و سامانی ئەو گەلا گرێبەستی دوور و مەودا دوور و درێژ یعنی فرۆشتنی سامانی ژێرزەوی باشووری کوردستان بە گرێبەستی دوور و درێژی دەیان ساڵە ئەوانە هەر هەمووی ینی زەمانەکە یاخود دەرچەیەکە بۆ درێژەدان بۆ ئیدامەکردنی مانەوەی خۆی ئەوە یەکێک لەوانە بوو کە کردیەتی و بەردەوامیشە لەسەری. دوای ئەوەش لە هەر شوێنێک بورە وڵات چەند نقطەیەکم نووسیار ئاوا باهینی سەبر دێ بۆ سەریان تۆڵەسەنەوە باشە کاتەکەش با زۆر درێژ نەکەمە لەوە کاگەڵێز ئازم لێ جێمان لە قسەی کاگەڵێز برادرانیش دیار و زۆر حەزیان لێ بە قسە گوێیان لە قسەی کاگەڵێز بێ کۆمنتی کاگەڵێزیش گرنگ دەبێ بێگومان تۆڵەسەنەوەی ینی تۆڵەسەنەوەی پارتی لە دژەکانی ئەوانەی کە لە کۆن یان لە ئێستا یان لە هەر کات و زمانێک بۆی کرابێ دژایەتی کردوون تۆڵەی لێ سندونەتەوە. بۆ نمونە لە دوای برێن هەرەسێنانی شۆڕشی ئەیلول کە لەگەر هەر هەموو تێبینێکی جێ ئومێدی زۆربەی کۆمەلگای کوردی بوو لە هەر چوار پارتی کوردستان چونکە شۆڕژێری هەر چوار پارتی کوردستان تێدا بەشدار بوو هەڵگیرستانەوەی شۆڕشی نوێ بە سەرکردایەتی یەکێتی یاخود برێن
بە ڕێزمام جەلال پارتی بە شێوەکی یعنی زۆر بەرنامە داڕێژرا و بە یارمەتی تورکیا دژایەتی کرد یەکەم زەربەشی کە لێدا لە 78 لە هەکاری یعنی لە هەر شوێنێک بۆی کرابێ دژایەتی کردووە و لە هەر شوێنێک بۆی کرابێ دژایەتی ئەو کەس ئەو حزب و لایەنانەی کردووە کە ویستیانە پێشەنگ بن بۆ نمونە یعنی لەم دوایەنەش کە پەکەکە یعنی پێگەی بە هێز بوو لە باشوور چەند بارەگایەکیان هەبوو لە باشوور لە هەولێر لە سلێمانی هەستا لە هەولێر بە قەتڵ و عامکردنیان ئێستاش دەیان مەلەف هەیە دەیان مەلەف هەیە لەسەر قەتڵ و عامکردنی چۆنەتی شەیدکردنی ئەو کۆمەڵە گەنجەی کۆمەڵە یعنی گەریدەی ئازادی و سەربەستی ئەم وڵاتە یعنی هەموو کوڕی ئەو خاکەم بەس یعنی بەداخۆ هەندێکیشیان یعنی کەم ئەندام کۆوانەی خۆمان کوردەواری خۆمان کەم ئەندامی شەڕەکان بوون یاخود برینداری شەڕەکان بوون یان هونەرمەندی نازدار و گەنجی جوان جوان بوون کە بەداخۆ بەدەستی خۆمان بەدەستی گەلی کورد کە میوان بوون لامان شەیدیان کردن و بێ سەر و شوێنیان کرد دوای ئەوە گەوجاندنی کۆمەڵگا گەورەکردنی کاریگەری کۆمەلگای کوردی ینی چۆن ینی گەورەکردنی ئەزبایەتی ئەیمەنەی ئەزبایەتی ئەی گەورەکردنی ئەیمەنەی ئەزبایەتی پێشخستنی پێش هەر هەموو پایەکانی تری قدەمەکانی تری کۆمەلگا لە کەشمانات باشە دامەزراندن و دروستکردنی حزبی سێبەر کە ئێستا زۆر پەرەی پێدەدا هەم لە ڕۆژ ئاوا و لە باکوور سەرکەوتو نەبوو ئەگەنە لە ڕۆژ ئاوا تا حدێکی باش سەرکەوتووە بەڵام ڕێگای پێنادەن ئاگادارن ینی سیاسەکانی ئەوێ بە ئاگان دوای ئەوەش لە ئێستادا من پێم وایە گەلی کورد بێ پێشەوایە لە غایبی ئۆجەلان نەکەوە هەتا یەکێک لە هەتا یەکێک لە فرتوفێڵەکانی پارتی پێدن کۆتای پێ دەڵن 11 کورسیدا بە سیستەمی کۆتامانەکان بەڵێ ئەخەت تورکمانەکان بیان کوژی 2 کورسی ژنانی لە کوردستانی باشوور بەڵام پارتی لەبەر ئەوەی ئەڵقەلەجوی خۆی وەخۆشی ئەڵقەلەجوی لە تورکیای لەگەڵ تورکیا ئەمەدانە 5 بۆ ناشەژۆزان بۆ تورکمانە 5 بۆ ئاشووری و کوردانە شش لەو بابەت هەیە ئەو فرتوفێڵەی داهێنا لە هەموو هەڵبژارنەی 11 کورسی مسۆگەرە چکە ئاشووری و کلدان و هینەکان خۆی دایدنی و خۆی دیاریان دەکا و سەر بەخۆی تەواو یعنی بەڵێ بالضبط لەو ڕۆژانە نووسینێکی ڕێبواری کەریمبەریم دیتۆ خوێندەوە کە زۆر نزیکە لە پارتی ئەسڵان لە پارتیشە مەسئولی ناوچەیەکی پارتی کە مەسیحیە بربژێرە بۆ وەرگرتنی پۆستی وەزارەتێک کە على ئەساس کەمینە نەتەوایەکانە مەسئولی ناوچەی هەنکاوەیان دوای ئەوە بار هەموو 11 کورسی کۆتاکە ناکاتە سەوتی یەک کورسی ڕاستی یعنی ناکەوتە بار هەمێ ناکەوتە یەک سەوتی زۆر باشە کاتی ئەگەر قسەی کامێرەیان کردیە یەک خاڵی بچووک مابوو لە ئێستادا من گەلی کورد بێ پێشەوا دەبینم بێ سەرکردە دەبینم هیچی تر زۆر سپاس بۆ ئێوە بۆ کاتێکتان بەخشی وەدارم کاگەڵ وێست وەرگرن واژێمانە زۆر سپاس کاکەڵ وێست کاکەڵ وێست کامیرەت نەناردێ کاکە براکە کامیرەت نییە کاکەڵ وێست زۆم کاکەڵ وێست لە ژوورماوە یان نا داوکەڕۆ بۆ بابەتی سیاسیش ئەوە کاکەڵ وێستە بزانم کامیرەت نییە کاکە کامیرەمان بۆ بنێرە کامیرەمان بۆ بنێرە پشتیوان عەبدوڵڵا دژی مڵەتی کووردا ئێوە بڕواتان بە کوردایەتی و ناسیۆنالیزم هەیە ئەی بۆچی نایندوو قسە بکەن سەوارە بە هێرشەکانی تورکیا وەنەفرەت لە بنەماڵەی بارزانی بکەن باشە بۆچی نایەن سەیرە بەڕاستی پشتیوان عەبدوڵڵا دژی مڵەتی کووردا بڕوای بە کوردایەتی نییە نەوەڵا من بڕوان بەو کوردایەتی قەشمەرجاوی نییە نەوەڵا بڕوان بە قوتابخانەی مەتکەبەکەی بارزانی نییە بڕوان بە مەتکەبەکەی بارزانیە مەتکەبی بارزانی تەدەگەی بڕوان بە مەتکەبی بارزانی نییە ئێوە مەتکەبلین فەرموکەکەوە دەچی دەرێ لیۆ دەبڕۆ دەیگە دەست بڕۆ دەشی دەڕۆی دەما کەیف
والله هناك يا دكتور جان دنگ خرافة من هو ارخم نشان دلو هاورين رئيس السلام كاميرا كدقرم لبرو ميوانا ما يعطسو لكن حزنا كندرسن باش براجان كاميرا كدقرم صدقا تو إنسان نيم خيط نوجد بري والله بس او تسي بيدرن لشحن مدانا زي شحنو يتفونا كشهر يقزي صار ترمنيا دبش لا وجنابي بزام شحن صندوق دقة باشا باش يو مسكري بارزاني تلاقي مسكري بارزاني يوم مسكري يتفونا كدين نديمو لا وجنابي بزام شحن صندوق دقة باشا باش يو مسكري بارزاني تلاقي مسكري بارزاني يوم مسكري يتفونا كدين نديمو لا وجنابي بزام شحن صندوق دقة باشا باش يو مسكري بارزاني تلاقي مسكري بارزاني يوم مسكري يتفونا كدين نديمو كاكا مشكمان شو براستي من قلت من زوديتو بس كاكا مشكمان شو دڵی لە چێ و چیاکانی منتیقەی بارزان بوو خەڵک غڵ بەغڵ بیان چی بووەوە هەر زۆر هین بوو هیوە فەرمو کاکیوە هەر زۆر هین بوو ئەگەر گەڕایتەوە ئاگادارم کۆ کاکە ئەگەر گەڕایتەوە ئاگادارم فەرمو کاکیوە فەرمو کاکیوە ئەوە کاکیوەش ئاگادار نییە ئەو با ڕەت بێ کاوە ڕۆژهەڵات فەرمو کاک کاوە ڕۆژهەڵات چۆنی کاک کاوە عەزیز فەرموو برا ئەحواڵت چۆنە باشی ئەوە ئەوی ڕۆژێ دوای قسەکانمانی تر ریپۆرتیان کردو مێستا پەکم کەوتۆ لە فیسبوک بەس نازانم و کامێرای چۆن هات سەرچاو بەرموو چی بکەین کاکە ئەو ڕۆژ ریپۆرتیان کرد بۆ 5 دقە یەکەم مشکلە نییە ئاخری عمریانە کۆتاییان نزیکە تەواو کۆتاییانە فێری و بەزمانە بوو بابەتەکەت لەسەر چی ئەوڕۆ بڕێکم جودایە کاکەڵوەز دەوێت قسە بکە ئیتری هەن دەنگەکەیان ناخۆ سەبارەت بەو هێنشەی سەبارەت بە جاشکۆڵەیی بنەماڵەی بارزانی بە درێژایی مێژووی بۆ وڵاتانی داگیرکەری کوردستان و ئەمڕۆکە بنەماڵەی بارزانی دەیانەوێت کۆگشتی بەدەستبێنن لە ناو حیزبەکانی باشووری کوردستان هەمویان ڕابکێشن بیانکەن بە جاشی تورکیا وەک وایە بۆ نمونە تەنانەت وتەبێژی گۆڕان هاتیە گوتوویەتی خەتای پەکەکەیە ئیسلامیەکان دەڵێن خەتای پەکەکەیە سۆشیال دیموکراتەکەی هەمە حاجیە چیە خەتای پەکەکەیە و هەندێک وەبزانم عارف تەیفورە تەیفور عارفە ناوی چییە یەکێکیە گوتی خەتای پەکەکەیە و ئەو بنەماڵەی بارزانیشیش دەڵێن خەتای پەکەکەیە و حیزبە بچکۆڵەکانی دەوروبەری بنەماڵەی بارزانی دەڵێن خەتای پەکەی واتە دەیانوێت مەحکومی پەکەکە بکەن لەگەڵ ئەوەش تورکیا دەست درێژی کەرا قسە واسی ئێمە سەبارەت بەوەیە فەرموو
ئەو مەسلەی سیاسی لاوازبوونی ئیسلامی سیاسی لەو قۆناغە لە مێژوودا لە ناوچەکەدا من پێم وایە تێداچوونی زۆربەی زۆر حیزبولایەنی سیاسی کوردستانیشی لەگەڵ خۆی دێنێت ینی لە داهاتوێکی زۆر نزیکدا یەک لەوانە گرێدراوبوونی پارتی دموکراتی کوردستان و بڵێن سیستمی ئیسلامی سیاسی تورکیا ئیسلامی فاشیستی سیاسی کە ئەوە من لەوەدا دەیبینم لەو ئەتەواوی ئەو حەولانە ئەو خۆ هەڵاویشتانەی پارتی ئەو خۆ هەڵاویشتانەی لایەنە ئیسلامیەکان ئەو خۆ ئەو هێرشانەی تورکیا دیکە ئەو تحریک و ئاژیتاسیۆنەی کە تورکیا لە باشووری کوردستان پێشی خستۆ بەنسبەت بۆ داگیرکردنی نەوتی کەرکووک و بارحەڵ مووسڵ و بەگشتی عێراق بە بەشێک لە ئیمپراتۆری خۆی دەبینێت ئێستا کە ئەوانە بەرەو لاوازی دەڕۆن هەم ئێران هەم تورکیا بەڵام تورکیە زیاتر ئەلبەتە ئەگەر هاتوو سیرکێک قەوسێک لێرە هەموو حیزبانەی لە سەروبەندی جەنگی جیهانی دووەم پێک هاتوون و دروست بوون هەڵوەشانەوە تەنها پارتی دموکراتی کوردستان مایە حیزبی بەعز بوونی نەما زۆرێک لە حیزبەکانی حیزبی وەتەنی هەبوو بۆ نمونە لە میسر بوونی نەما حیزبەکەی نازام چێ بوو هەر هەموو حیزبانەی لە دنیا پێک هاتن لە سەروبەندی جەنگی جیهانی دووەم هەڵوەشانەوە چکە فەلسەفەی بوونیان لەسەر بنەمای جیهانی سارد و جیهانی وەک دەڵێ ئەو دوو زلهێزە دروست ببوون کاتێک ئەو دوو زلهێزە بوونیان نەما و هەڵوەشانەوە ئەو دوو کوتلێنەما ئەسڵەن فەلسەفەی بوونیان کەوتە ژێر پرسیارەوە یەکێک لەوانە بنەماڵەی بارزانیە ئیتر ئەوە شانسە تۆزێک ئیدامەی پێداوە بۆ نمونە گەوجێتی خەڵکی کووردا ئیدامەی داوە بەمانەوەی بنەماڵەی بارزانی گەوجێتی حیزبە سیاسەکانی ترە کە ئیدامەی داوە بەمانەوەی بنەماڵەی بارزانی بەڵێ فەر بوو زۆر ڕاستە من ئەو شڕ و هێرشە ئەو ڕەوشەی کە ئێستا هەیە دەبی ئێران تورکیا و پارتی قسە بکە بە قودرەتی تۆ قسە بکە بە قودرەتی قادرباسی بنەماڵەی بارزانی دەکەم میزم دێ دەبی بچم بۆ ئاو دەست تۆ بەردەوام بە ئێستا دێمەوە من پێم وایە ئەو وڵات ڕژیمی ئێران تورکیا و دەسەڵاتدارانی بنەماڵەی بارزانی مناڵم پارتی دڵم بنەماڵەی بارزانی چونکە ئەو بنەماڵەیە بە شێوەیەکی کۆمپرادۆر لە درێژایی مێژووی هەبوونی خۆیاندا سیاسەتیان کردوانی ئێران سازی کردوون لە بەشێک لە قۆناغی ستارتەکەیان ینی هاتنە ئاراوایان بۆ ساحەی سیاست ئێران هێنانی شای ئێران هێنانی دواتر لە قۆناغی دومدا کە ڕژیمی خومەنی هات ئەوجار بوونە سەمپاتی ڕژیمی خومەنی دواتر بوونە سەمپاتی ڕژیمی تورک کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باکووری کوردستان بە پێشنگایەتی پەکەکە سەری هەڵدا اینجا بوونە سەمپاتی تورکانیش جا ئێستا لەو قۆناغدا هەموو شتێک کۆتایی هاتووە لە باشووری کوردستان گۆڕانکاریەکی گەورە و خێرا دێتە ئاراوە لەباری سیاسیەوە ئەو گۆڕانکاریە ئێستاکە لە ئیرادەی پارتی دموکراتی کوردستان دەرچووە بۆیەش حەول دەدا لەگەڵ تورکیا و ئێران سێگۆشە ینی ئەو پیرامیدا ئەو مسەلەسە دەسەڵاتدارێتی لە ناوچەکەدا بپارێزن ئەوە مەسەلەکەیە بەڵام بە بڕوای من بۆیان ناچێتە سەرێ چونکە پراکتیکی سیاسی پارتی دموکراتی کوردستان هەمووی لە سەرەتاوە دژی مەسەلەی نەتەوایەتی کورد و دژی هەبوونی میلەتی کورد ئەسڵەن شتێک بەناوی ناسیۆنالیزمی کوردی لە پراکتیکی سیاسی ئەو حیزب و ئەو بنەماڵەدا بوونی نییە دوکتور ئەو کەسانەی کەوا ئیدعا دەکەن دەڵێن ئەوانە ناسیۆنالیستن من پێم وایە ئەو بنەماڵە بۆ نمونە بەرنامەی بێ ئەخلاقکردنی کۆمەلگای کوردیە هەڵوەشانەوەی کۆمەلگای کوردیە هەڵوەشانەوەی خانەوادەیە بێ ئەخلاقکردنی تاجی کووردە لە ڕێگای گەندەڵی وجدانی مرۆڤی کڕیوە و هەزارە لە ڕێگای گەوجاندنی خەڵک لە ڕێگای مزگەوت لە ڕێگای بڵاوبوونەوەی ئاین بەڵێ چکە هیچی تری پێ نییە بۆ کۆمەلگا هیچی پێ نییە بۆ کۆمەلگا ینی بێ چۆن سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابچێشی هیچ تری پێ نییە بەڵێ زۆر کەس ئێوە ڕەنگە بە حکومێک کە خەڵکی باشوورن بەڵام من ڕۆژهەڵاتیم من باسی خیانەتەکانی پارتی لە ڕۆژهەڵات دەکەم لە بزوتنەوەی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە بە ساڵانە خەریکین گورز دەخۆن ئێستا حیزبەکانی ئێمە لە باکوور ینی لە نێوان بەرداشتی پەیوەندیەکانی نێوان بنەماڵەی بارزانی و ئێران دەگیرن زانی و تووشی فەلاکەت بوون تووشی فەلاکەتی سیاسی بوون ئێمە باشوور دانەویست ئەو مۆدلە بۆ ئێمە بکەنە مۆدلێکی پێرفێکت مۆدلێک کە دەبێت لە داهاتوودا جێ بگرێ و بەڵام جێ ناگرێت من لە ڕۆژهەڵاتەوە قسەتان دەکەم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان
بە هیچ شێوەیەک وها مۆدلێکی قبول نییە لە ڕوانگەی نەتەوەیەوە گەسەری بکەیت قبولی نە بە حاڵەدا مەچنەوانێ لە باشووردان قبوڵیان نییە بۆچی چونکە ئەو مۆدلە گورزی لە شۆڕشی کورداوە گورزی لە مەسەلەی نەتەوایەتی کورداوە لە باکوور هەر بەو ڕەنگە لە خودی باشوور چ فەلاکەتێکی بەسەر خەڵکی باشوور هێنا ئەوە ئێوە خەڵکی باشوورنی بۆ بەحث دەکەن خۆ مەسەلە دوژمنایەتی ئێوە نییە لەگەڵ پارتی مەسەلە دوژمنایەتی ئەو حیزبەیە ئەو بنەماڵەیە دەگەڵ نەتەوەی کورد نانە کاکە هیچی نەکردی ئەخر خۆ تۆ بێجگە یعنی تۆ سەیرکە ئێمە ئەوە نییە دژی پارتی پێم بڵێ شتێکی کردووی بۆ میلەتی کورد لە خلالی 29 ساڵی ڕابردوو واز لە پێشووتر بێنە خیانەتی کردو لە کوردانی ڕۆژهەڵات و خیانەتی کرد لە ڕۆژ ئاوا و خیانەتی کرد لە باکوور و هەتاوەکو دوای پێم بڵێ پارتی یەک شتی کردبی لەگەڵەوەش سەروەرگ بووە لە دەسەڵاتدا بووە لە خلالی 29 ساڵی ڕابردوو کاکە خەڵکی برسی کردی خەڵکی بێ ئەخلاق کرد پێویژدانی کرد خەڵکی تیرۆر کرد خەڵکی کوشت هەتاوەکو دوایی ڕاستە یەکێکیش کردوێتی ئەوە بابەتێکی ترە بەڵام بابەتی ئێمە ئەمڕۆکە پارتی ڕاستەوخۆ جاشایەتی بۆ تورکیا دەکات لەبەرەوە ئێمە قسە بەسەر پارتی دەکەین هیچی نەکردووە باشە بە پێچەوانەوە هەرچی کردوویەتی کاری قێزەون و خراپ بووە دەدەگەین واللهی وباللهی وتڵڵهی کە ئەرزێکی ناوی خۆیە کاتی خۆی لە پەرتوچی کاتی خۆی لە پەرتوچی سەرەتایی کاکین کاکاوە لە پەرتوچی سەرەتایی بوو یەک بوو یا دوو بوو زۆر حەزم لە بابەتێک بوو دەم خوێندەوە دەگۆ زەرە وا ڕاوە سەک وا نێکی ڕۆی کورە هەرێ هات ئەوەشیان لابرد گوتیان چکە زەردی تێدایە نابێ ئەوەی هانۆ سوکاتیە بۆ زەرد ئەوەشیان لابرد لە منهەج یعنی زەرەوە ڕاوە سەک ئەوەشیان لابرد ینی ئەوەی تێدا تۆ دەخۆش بوو ئەوەشیان لابرد ئەو بنەماڵەیە تەسەوەرکە هاتوونە تەنها بۆ بێ ئەخلاقکردنی کاچی کورد ئەوە بەرنامەیەکیان هیچی تر نییە ئەرک و بەرپرسیارەتی ئەو بنەماڵەی وێرانکردنی کۆمەلگای کورد و فەزای سیاسی و بەستێنی سیاسی و هەبوونی میلەتی کوردە ئەوە ئەرکی گەورەی وانەیە کە ئێران و تورکیا بە دوو قۆڵی بە هاوبەشی پێناسپاردووە و دەیکەن لەسەر ئەو بنەمایە هاتوون تایرە بەڵام ئەو جار نایخۆن ئەو جار باشوور هەڵدەستی دکتور ئەو جارەکە باکووری ڕۆژهەڵاتی شەڵدەستەیە کورد ڕادەپەڕێەوە جار ئەو جارەکە ئەو قەزیە قابلی قبول ناتوانن چیتر شەڕی ناوخۆ بکەن ئەگەر کوردی ژڕانەپەڕێ دەستی دەرەچی ناهێڵێت ئەو بنەماڵە بچێتە پێش بەو ڕەنگە بچێتە پێش ناهێڵێ ئەوەی لە من وەربێت ئاری هات باسی پرۆژەی هاوبەشی ئیسرائیل و بنەماڵە بارزانانی کرد کە پرۆژەیەکە وها نەوتی کرد ڕاوادا بچێتەوە سەر ئاوی ئازاد و ئینجا زوم فلای لێ دەدرێ و ئەوانە شوێنە هێشتووە ئۆکەی بەڵام ئەوە بۆ نەکرا بۆ ئەمریکا پشتی لە بنەماڵە بارزانانی کرد ئەو بەس وڵامی ئەوم بدەنەوە ئەوانەی کە لە ئەنگلی بنەماڵە بارزانانی بۆچی ئەمریکا ئۆکەی نەدا سەرچاوەی یەکێک لە گەرەنگترین سەرچاوەی بوژانەوەی ئابووری تورکیا بنەماڵەی بارزانی بوون باشە تورکیا چکە وەکو مارکێتی خۆی سەیری دەکرد بنزینەکەی دەبرد نەوتەکەی و هەتاوەکو دوای بوو بە پاڵپشت بۆ مانەوەی ئۆردوغان و بووە بە پاڵپشت بۆ مانەوەی ئۆردوغان ینی بنەماڵەی بارزانی ئەردۆغانش پاڵپشتی گروپە حماس و حیزب الله و ئیخوان و دەوانێت ژاتی ئیسرائیل ئەوە ڕاستە بۆیە نەیهێشت کوتی ڕەفراندۆم دەکەی پارە دەنێری بوانە پێ لە ئیسرائیل نایڵە ئەمریکا چیە ناهێڵە بۆیە کۆمەڵە خەڵک بە هەڵەدا چوو تووشی لەو پەیوەندیانە نێوان تووشی ئێران پارتیدا تووشی وەهمێکی گەورە بوون پیاوە ئەوانە زۆر شێکی سەید و سەمەر نابراوانی وانە ئەوانە کۆتاییان هات هەموو شتێک ئەوانە کۆتاییان هات بۆچی چونکە خۆیان ئابدێت نەکردەوە لە سیاستدا هەر درویان تەحویلدا ماتریالی کوردیان کوردستانیان وەک ماتریالێک لە ناو بن ینی هەمویان خستە بەردەست ئیسلامی سیاسی تێرۆریستی ئێرانی و تورکی تۆویشدا ئەخر تۆویشدان مەسعود بارزانی چۆن ئەبدەیت دەبیتەوە تۆش داوایشتی سەیر و سەمەرە دەکەی تویشدان چۆن ئەبدەیت دەبیت جەری تازان کابرا خوێنەوار نییە نەزمانی ئینگلیزی دەزانی بە نیوە سەقەتی قسە دەکات بە ئینگلیزی عەرەبی دووبارە نیوە قسە دەکات کوردی نیوە قسە دەکات فارسی نیوە قسە دەکات هیچ شتێکی ئەوە کابرا تاوەکو ئەبدەیتی بکەیتەوە یعنی بۆ نمونە بیقەیتە سەر پرۆگرام بڵێ من بە پرۆگرام بڵێ من بە پرۆگرامی ئینگلیزی ئەبدەیت دەکەی مۆچکە ئینگلیزی نازانێت
بڵێ بە پرۆگرامی کوردی نازانێ، بڵێ بە پرۆگرامی فارسی نازانێ، بەچ پرۆگرامێک تو ئەپدەیت دەکەیتەوە کاکە و کابرایە هیچ بە هیچەوە نییە ئازیزە. تەنیا شۆڕشێک ئەوانە عبدی یەک شۆڕشیان بەسەردا بکرێت گۆڕ بکرێن بۆتەوە هەتا کۆتایی ئەوانە سەرەتانی میلەتی ئەوانە نەمێنن کورد دەگاتە ڕووناچی، کورد دەگاتە ئازاد، ئەو بنەماڵە نەمێنن لە سیاسەتدا کورد دەگات دەوڵەت و سەربەخۆی ئیتر کاتن ناگرم و چاوتان ماچ دەکەم و هیوادارم خەڵکی باشی خۆیان بزانین کاک هەڵبەست هاتەوە یان نا؟ کاک بزانین کاک هەڵبەست هاتەوە یان نا؟ بزانین کاک هەڵبەست وەربگرین. کاک هەڵبەست ئەگەر دەتەوێت قسە بکەیت برا کامیرە بنێرە، کامیرەت نەهاتووە. کاک بارزان فەرموو. ئەپدەیت ناکرێتەوە برا، نێچیری چۆن ئەپدەیت دەکەیتەوە؟ کابرایەکی خاوەن مەعریفەیە، شت دەزانێ، خوێنەواری هەیە، تێدەگەی کابرایەکی نەخوێنەوار و جاهیل چۆن ئەپدەیتی دەکەی برا؟ خۆ بە زووری نییە. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش هەواڵی چۆنە؟ قوربانی تۆ مەمنون. دکتۆر گیان من بە نووسینی پەرتووکەکەی دکتۆر هاشم ئەقراوی هاشم ئاکرایی کە هەشتاکان نووسیوێتی بێگومان ساڵی 93 نەورۆزی 93 لە بەرلین بینیم. ئەو پرسیارەم لێ کردوتم ئایا دکتۆر هەمان بۆچوونت هەیە ئێستاش؟ وتی ئەو بۆچوونە هەرگیز ناگۆڕێت، چونکە پەرتووکەکەی بەناوی ئەوەیە بارزانی سرطان في حركة التحرر القومية الكردية. قومية الكردية بلى. بێگومان ئەو شێرپەنجەیە هەتاوەکو لا بزوتنەوەی ئازادی خوازی کوردیە هەبێت تووشی بەردەوام با بڵێن دەرمانمان پێویستە بۆ ئەوەی کە برین ساڕێژ. بەڵام ئەگەر ئەو شێرپەنجەیە نەمێنێت ئەوە ئەبینە کەسێکی وەکو مرۆڤێکی ساغ و تەندروست. و هەمان کات سەیەکی زانای ئەڵمانی ئەهێنمەوە ئۆتۆفۆنگێری کە ئەڵێ مەڕگەل جیاوازە لەگەڵ گاگەل. ئەڵێ هەر نەتەوەیەک هاوشێوەی مەڕ بێ هیچی لێ چاوەڕوان ناکرێت بێدەنگ بێ. چکە مەڕ کاتێک مەڕ سەر ئەبڕی 100 سەرمەڕ بێنە سەری ببڕە یەک لە دوای یەک کەسیان باڕەی لێوە نایە. بەڵام ئەبینین ئەوانەی کە مانگاکان باڵین جۆری زۆرە مانگاکان خۆتە زانی باڵین لە گامێش. ئەڵێ کاتێک شێرێک پەلاماری گامێشێکەیە هەموو ئەوانی تە قبوڵ ناکەن پەلاماری ئێن و هەوڵی ڕزگارکردنی ئێن. ئێمە بینیومانە بە چاوی خۆمان لە قەسابخانەکانە یاخود لە بۆنەکانە بە تایبەت جەژنی قوربان و ئەوانە کە قوربانی ئەکەن مانگایەک بە بەرچاوی مانگایەکەوە سەر ئەبڕن مانگاکەی تر شێت و هارە بێت و دەستەکە بە شاخوەشاندن و یاخود ڕاناوەستێت. ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو زوڵمەی قبول نییە. بەڵام بەداخەوە ئێمە لە باشوور کە چتەمەشاکەی دەممان بەستووە وەکوەوەی کە نەتوانین بە دەستمان ئیش بکەین بە دەمیش بێدەنگین. نازانم گەلی باشوور بۆ تەنها کاکە گرتبوونەوەیەکی بچووک دەکەسی نەکرا بەرامبەر ئەو بردمان و ئەو دەستدرێژی تورکیا. ئەوە ئێستا ئۆپەراسیۆنی چڕنووکمدا لە چاوی ئەتاتورک و بنەماڵەی بارزانی بە ناوی چڕنووکەوە ئۆپەراسیۆنەکەی دەست پێ کردووە. ئەیتر نازانم ئەم گەلەی ئێمە
هەتاوەکو کەی خەوتوین هەتاوەکو کەی بنەماڵی بارزانی کاک بارزان بنەماڵی بارزانی یەکێک لەو کارانەی کردیان شکاندنی شکۆی تاچی کورد بوو بێ ئەخلاقکردنی تاچی کورد بوو دەبی شکۆ و ئەخلاق بگەڕێتەوە بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو بنەماڵە بیتەوە تاوەکو وەزعەکە بەو شکل و شێوە بیتن ممکن نییە بەڕاستی بەڵام من پێم وایە یعنی کۆتایی بنەماڵی بارزانی زۆر نزیکە یعنی زۆریان کرد بەڕاستی زۆریان بەو ملەتە بێدەسەڵاتە کرد زۆریان کرد تەسەوڕ کە ئەوەی بنەماڵی بارزانی بە کوردی کردی هەر بەجددیژە ئەو قسەیە دەکەم تەنها مەوزوعی ئەنفالی لێ دەرکا سەدام ئەوەی بە ملەتی کورد نەکرد تەنها ئەنفالەکانی لێ دەرکا ئەنفال و بۆ نمونە هەڵەبجەی لێ دەرکا سەدام ئەوەی بە ملەتی کورد نەکرد بۆ نمونە تەسەوڕ کە ئەوەی نەکرد یعنی بۆ نمونە لە سەردەمی سەدام حوسێن خوێندنێکی باشترمان هەبوو خزمەتگوزاری باشتر هەبوو کارەبا باشتر بوو بەختەوە یعنی خۆش گوزەرانی خانەوادە باشتر بوو زۆر شت هەبوو باشتر بوو ئەوانە هاتن لە شکۆی ملەتی کوردیاندا باشە لە شکۆی ملەتی کوردیاندا دکتۆرگیان بیرت نەچێ ئەوە شیعاری ئەوان بووە شۆڕشمان پێ نەکرێ توانێ شۆڕش دەردێن هەرگیز ئەوان نەیانویستووە گەلی کورد هەنگاوێک بەرەو پێشەوە بڕوە دکتۆریان ئاری کە باسی لێەوە کرد دەنگەکە نازانم دەنگەکە دێ تەسەوڕ دەکەی ڕۆژانە 150,000 گەرمی نەوتی کوردستان بۆ ئیسرائیل دەڕوا بە خۆڕایی گومانم نییە لی دکتۆر نازانم دەنگەکەی من دێت هاتەوە هیوادارم دەنگەکەم بگە دکتۆر گیان ئەو نەخشە ڕێگایی ئەمنی قەومی ئەمریکا دایڕشتە بوو کە باشوور ببەسێتەوە بە ڕۆژئاواوە ئەوە ئێمە هەنگاوێکی زۆر باش ئەڕۆشتینە پێشەوە بەڵام بەداخەوە هاتن ئەو خەونەیانە لە گۆڕنا بە هاوکاری ئەردۆغان و بارزانی ئەوە من کاتی خۆی لە کاتی باڵێن ڕێفراندۆمەکە 13 خاڵم نووسی بە ناوی سێکتەرەکانی وڵات کە چی تەمەشاکەی منیان بە خائین و خۆفرۆشدا ناو بە کەسێکیان دانام کە نیشتیمان پەروەر نیم و چیتر تەنانەت لە پێشمەرگەکانی هاوڕێی خۆم بۆ منیان نووسی بوو چیتر تۆ ئەو بەرزان چاوشینە نیت کە دائیمەن لە پێشەوە بووی تۆ وڵاتت ناوێ من لەو 13 خاڵا دیاریم کرده بوو ئەمە خیانەتی نیشتیمانیە ئەگەر بێت و سێکتەرەکانی وڵات بنیاد نەنەیت و ئەم ڕێفراندۆمە بکەیت نووسی بۆم ئەم ڕێفراندۆمە ئێمە لەسەر خاڵێکی زێڕین پێشکەشی دوژمنەکەمانی یەکەین کە ڕژی ئەمە یەک لە دوای یەکەکان نەیانتوانیەوە ناوچە دابڕاوەکان داببڕێنن لە کوردستان بەڵام ئێمە بەم ڕێفراندۆمە دایەبڕێنین دوای ڕێفراندۆمەکە کە چ تەمەشاکەی زۆربەی ئەوانەی کە واجنیە و سوکایەتیان بە من کرد دەستخۆشییان لیان من کردووتیان داوای لێبوردن لەکەین کە هەموو ئینمان کرد لە 150 خاکی کوردستانیان لە دەستدا خەونی بەستنەوەی باشوور و ڕۆژ ئاوایان لە گۆڕنا بەڵێ ئێمە دوو سیستەم هەیە دکتۆر گیان لە جیهانە دوو شت زۆر گرنگە لە جیهانە یەکێکیان DDU کە ئەوەیەکە سنوورەکەیە سنووری دەولیە کە ئەتبەسێتەوە بە دەریاوە ئەوەی کە کاک ئاری ئاماژەی پێکرد ئەوە DDU پێڵێن یەکێکی تریش لەوانەی کە ڕێکەوتنامەی
شیکاگۆیە دکتۆریان بۆ فڕۆکەوانی بۆ ئاسمان بۆ هێڵی ئاسمانی بەڵام هەر وڵاتێک بیەوێ ببێ بە ئەندام لە ڕێکەوتنامەی شیکاگۆ پێویستە 500 ملیۆن دۆلار ئەوە بدات چی پێڵێن تەئمینە ئەی خەوێنێت چونکە نەکا فڕۆکەیەکی تۆ وای دابنە فڕۆکەیەکی کوردستان لەسەر ئەڵمانیا لەسەر وڵاتێکی تر ئەکەوێت لەبەر ئەوەی کە لە ڕێکەوتنامەی شیکاگۆ هەیە با بڵێن ئەو تەئمینە ئەوی بە ئەندام لەوە پارەکە درێت دکتۆر لێرە ئەمە من بەبەستم چییە لە من خاڵە کورد نەهات ببێ بە ئەندامی فڕۆکەوانی جیهان بە بۆنەی 500 ملیۆنەوە کاتێک ئەو گرژیە دروست بوو دەرگای ئاسمانیان لە ئێمە داخست تۆ پێویستە پێش هەموو شتێک هەر هەنگاوێک ئەنەیت ئاسمانت کراوە بێ سنوورت کراوە بێ DDU بگەی بە شوێنێک نەفەست هەبێ هێن باڵێن ئاساییشی خۆراک و دەرمانت دابین کردبێت ئەمە تەنها گاڵتەجاڕیەک بوو بەگەلی کورد کردیان بۆ ئەوەی کە گەندەڵی و خیانەتکاریەکانی خۆیان پەردەپۆش بکەن هاتن هەستان سیناریۆیەکیان دروست کرد بە ناوی ڕێفراندۆمەوە ئەو ڕێفراندۆمەش کە دادگای باڵای عێراق ڕەدی کردووەتەوە بەهۆی ئەوەی کە دەنگی 300,000 مردووی تایە تاوەکو ئێستا بەرپرسانی کورد نەهاتن ڕوونکردنەوەیەک بدەن لە تەلەڤیزیۆن دەربارەیەوە دکتۆر گیان لە ناحەی سەربازیەوە لە هەموو جیهانە ئەخوێنرێت پێی ئەڵێن مۆراڵی ئەڵمانی ئەو مۆراڵە ئەخوێنرێ ئەو ئەخلاقە ئەخوێنرێ ئەخلاقێکی سەربازیە ئەخوێنرێت لە هەموو ئەکادمیەکانی جیهان کە لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە پەیڕەو ئەکرێ کاتێک ئەڵمانیا هەر وڵاتێکی لەدەست ئەدا یاخود هەر شارێکی لەدەست ئەدا جەنەڕاڵێک ئەمایەوە جەنەڕاڵێکی سەربازی ئەڵمانی ئەمایەوە واژووی بەدەستەوەدانی ئەو شیۆنەی ئەکرد وەکو ئەرکێکی ئەخلاقی کەچی تەمەشاکەی ئێمە لە 151 خاکی کوردستانمان لەدەستدا نەک بەرپرسێک نەهات کاکە ئێمە هەمومان ئەزانین ئێوە لوژنە و لوژنەکاری و لێپێچینەوەکانتان تەنها سیناریۆیە خوباس فەرماندەیەکی سەربازی یاخود بەرپرسێک بەهاتایەتە سەر تەلەڤیزیۆن و شکستەکەی لە ئەستۆ بگرتایە تەنانەت کورد ئەخلاقیەتیان نەبوو من زۆر داوای لێبوردنەکەم کاتم زۆر کوشت دەزانم قسە زۆرە بەڵام بەڕێزانی تریژوا بزانم یەک دوو کەسی ترماوە لامیش کات درەنگ دەبێتن قوربانتان داوای لێبوردنەکەم دکتۆر گیان کاتم زۆر بەڵام بەڕێزانی تریشەنەوە مشکیلاکم تۆ هەمیشە برا گەورەکەمی قوربان ئەگەر دەکەیتە دەرەوە قوربانی تۆم هەربژیت دەزانم بەڕێزێک ماوە کاک ئاڵان کەرکوشی فەرموو ئەنا دەبی کات تۆزە گڕەچاو بکەین بەڕاستی چکە ناکرێتن منیش شیلاکم کاکە ناکرێتن زان بۆ کەسێک منیش حەزم دەکرد کەسێک بابەت دابنێ بابەتی گرنگ بی ئاگدارم کاتەوە بۆ خۆم بچم دابنیشم و 20 دقیقە قسە بکەم و دواتر ئیتر قسەی تەواو و تۆزە دوور کەومەوە بۆ خۆم جا بە قدرەتی قادر بابەتی بنەماڵی بارزانی بی من زوو دەبی هاتچۆی ئاودەست بکەم سەیرە سەرچاو هەربژی کاگاڵانی ئازی سەرچاو هەربژی چۆنی کاکە زۆربەی خاڵەکان هەربژی زۆر سوپاس زۆربەی خاڵەکان ئاماژەی پێکرا بەڵام من سێ خاڵم هەیە یەکیان ئەمەوێت تۆزە ئیرۆنی بم ئەمەوێت تۆزە ئیرۆنی بم لەبەرەوەی باسی ئەوەت کرد کە دکتۆر پشتیوانە دژی نەتەوەی کوردە
بەڵێ دکتۆر پشتیوان بوو کە 300 پێشمەرگە بەدەستی کورد ژیانیان لەدەستا لە کەرکووک بەڵێ کات پشتیوان بوو کە بنکانەی ڕێدا و ئەم بنکانەی سەربازی تورکیا دابنرێ لە دەڤەری هەم زەرد و هەم سەوزیش ئەمە دکتۆر پشتیوان بوو کە عفرینی دا دەسەوە یا ڕێگایدا بکە کە تورکیا بێتە ناو عفرین دادەزەست من بە جبرایلم بۆ لە تابلۆی پارێزراوی ئاسمان بنووسی دەبێ عفرین دەبی تەسلیم بکرێت بەڵێ ئەزانم دکتۆر پشتیوان لە سندنیەوە ئەو گشتە بریاریانەی داوە بە قسەیەکەن ڕاستی دەسەڵاتی زۆر گرنگی هەیە ئەگەر بێشێ بۆ شێوە بێت ئەمە گاڵتە جاریە کە ڕاستی پیا و نازانێت بگرێ یاخود پێی پێ بکەنێت ئەلبەتە مرۆڤی زۆر گەمژە ئەو شێوەی بیرەکەنەوە پاشان دەربارەی ئەمەی کە ئەکرێت ئەوەی هەستێکی کوردایەتی هەبێت گرامێک بێت هێندەی قاچی مێشولەیەک بێت ئەبێ لە ئیمڕۆدا دژایەتی بەرگری ئەو هێرشانە بکات کە ئەکرێتە سەر کوردان ئیتر لە قەندیل بێ یاخود لە کەرکووگات و سوورپات و یاخود لە چی شوێنێک بێ هیچ جیاوازیەکی نییە ئەوەی بێدەنگیشە تەنها ئەو کەسانەیە کە لە مێشکا کۆی لەکراوە مێشکیان کۆی خاڵی دووەم ئەوەیە من باسی زمانەکەم کار پشتیوە من 35 ساڵ پێش ئێستا هاتمە وڵاتێک وەکو جیهانێکی هەسارەیەکی تر بوو لە هەموو لایەکەوە جیاواز بوو ساڵی هێشتاکان و ساڵی 82 بوو زمانێکیان هەیە زمانی سویدی زمانێکە ئەتوان بڵێن تۆزێ گرانی تایە وەکو ئینگلیزی نییە بۆ نمونەوە لە تۆزز بەبێەوەی بە مەسەلەوەنی خۆڵ کێشان نیە بەڵام لە ماوەی ساڵێکە توانیم ئەم توانی گفتوگۆی پێ بکەم بە ئاسانی ئەم توانی گفتوگۆی پێ بکەم باشە معقولە 27 ساڵ یاخود 30 ساڵ زمانی کوردی وای لێکرێ کە ئێستا ئەبوایە بە کوردیەکی پەتی بەبێ خەڵتە بەبێ ئەوەی زمانێکی بێگانەی لە خانەقین بۆ داخۆ لە شێخانەوە بۆ ئەو سەردەبوایە زمانێکی ئەدەبی یەکگرت و هەبایە هەموو لێک تو تێبگەیشت باین بەڵێ ئەبووە زازایی لێ تێبگەیشتایە هەورانی بابیلانی یاخود هەرچی زاراوەکان زاراوە دەوڵەمەنی ئەو زمانەیە کە ئەدمێنێت لە شوێنی خۆی لە وڵاتی سویدا 3 زاراوەی گرنگ هین هەیە سەرەکی هەیە بدوێن لەوانەیە لەگەڵی ئاڵان شتێک بەبیر هێنامەوە ئەگەر ڕێگام پێ بدەیت کوردێکی ژنێکی عفرین لێرە بوو هات نەخۆشم بوو زانی کوردم چکە ئەو دکتۆرە ممارسەی نردبووی کورد بوو قسەمان کرد ئەو لە قسەی من نەگەیشت منیش هەوڵدا لی تێ بگەم جا لە بادینی خۆمان تۆزە جیاوازترە ئەخیرەکەی چارمە ناچار و بە عەرەبی قسە بکەین لەگەڵ یەک بە عەرەبی تەسەوڕکە دوو کورد سەیری ئەو کارە ساتەی دوو کورد پەنا دەبەنە بەر زمانی عەرەبی بۆ ئەوی لێکدوی تێبگەن ئەمە خۆی لە خۆیان ئیتر لایەنە ڕامیاریەکە و سەربازیەکە و تەکتیکەکە ئەو شتانە هەموو باستان کرد من لای من زۆر گرانە و بە من با بڵێن هەواڵانی پارتی کە لە کاتێکا من ڕۆشتمەوە بوتارم بۆیان وتووە لە 3 وتارە باشکە ئەلبەتە من کەوێ لەوێ وتارمەوت لەلایەنی لێپرسراوی یەکێ لە پارتەکانی سویدی بووم کە داوا کرابوون هەموو پارتەکانی سویدیە لەوێ بوون بابەتی من تەنها ئەوە بوو زمان ئێستا کە کوردستان لە نەوەتەکانە یاخود بەرسەر دوای سەدام دوای خۆڕوخانی سەدام کە ئێستا ئەوە دەستی پێ کردووە کە شۆڕش ئێستا دەست پێ بکات شۆڕشی زمان ئەوە لەوەتەکانە هیچیان نەکرد بەڵام دوای ڕوخانی سەدام کاکە کولفل بووی پارەی دنیات هەبوو بە 100 ملیار پارە تا ئێستاش هەمومان باشە زانی لە بانقەکانە بە ناوی هەموو ئەو سەرکردانەیە ئەگەر بڵێ پارە نەبووە نەخێوانیە ئەگە بڵێ قەیرانە درۆیە قەیران هەرگیز لە کوردستانە نەبووە ئەمانە تەنها بەس بۆ ئەوەی موچە نەدەن باسی قەیرانیان کرد و قەیران کەی لە چی شوێنەکە پێیا بێ لە کاتێکە هەموو
ئەڵمانیایە ئەمە ئەمریکایە ئەمە وڵاتانی ترە چیان داوە بە کوردستان فیشەیان داوە بە کوردستان بەڵام ئەو فیشە کوچەکانە تەنانەت لە پرۆگرامێک لە وڵاتی سوید لە تەلڤیزیۆنی سوید پیشاندرا کە چۆن لە هەولێر و لە شارەکانی تر ئەو چەکانەی کە لە وڵاتانی درەوە نێرا بۆ کوردستان ئەفرۆشران کاک پشتیوان ئەوە لە زمانی کوردێکەوە نییە نەبیستوە بڵێ لە پارتیە بۆ پارتی یاخۆ بۆ یەکێتی یا دژایەتیەکیشان نەخێر ئەمە لە پرۆگرامێکی ئینگلیزی بوو کە لە دەنگ و باسەکانی سوید بڵاو کرایەوە کە چەکەکان ئەفرۆشرێت لە بازاری ڕەش ئەو چەکانە کە بۆ پێشمەرگە هاتووە ئەفرۆشرێت جا مەسلەی زمان ئەوە شتێکە کەنەکەی خۆڵیان هینابوو بۆ کوردستان منەظەمەیەکی کۆری بوو هینابووی بدا بە خەڵک لە بازاڕیاندا نابوو دەیان فرۆشتەوە بە پارەدایاندا بە خەڵک کاگا تۆ پێ دوایە چەک نادەن برا تەنەکەی زبڵی پێدەڵێن لە هەولێری لە هەولێر ئێوە بزانام تەنەکەی خۆڵەکەی پێدەڵێن لە سلێمانی هینی خۆڵەکەی پێدەڵێن منەظەمەیەکی کۆریای باشوور هینابووی هەر ماڵێک دانەیەکی پێ بدرێ لە منتیقەیەکی هەولێر بۆی زبڵی تێ بکەن بە پارە لە بازاردانە بیان دەیان فرۆشتەوە خەڵکی کاکە تۆ باسی چی دەکەی برا ئەلبەتە هەمویان فرۆشت هەمویان فرۆشت ئەلبەتە نمونە زۆرە کاتی ئەوێت و باسیکەی کە چۆن پێشمەرگە بۆ نمونە پێشمەرگە یەکێتی لە شەڕی داعش لەو دەڤەرانە بوونە کە با بڵێن پارتی لێیە کە چەکیان پێ نەگەیشتووە یاخود نردویانن خۆیان لە شوێنە قایم کردووە و قایم کردووە و پێشمەرگیان نارۆ بۆ شوێنێ دڵنیا بوون وەکۆڵی بۆ ناو ئاگر بۆ ناو کوشتن بەڵام لە کاتێکا خۆیان لە سنگەرێ لە شوێنە قایم کردووە ئەوە یەکێ لە منوەکی بچووکە بەڵام لە کۆتاییە ئەڵێم ئەوەی هەستی کوردایەتی هەبێ هەستی مرۆڤایەتی هەبێ کات پشتیوانە کە ئیمڕۆدا نەیتوانی بەرگەی ئەو شتە ناگرێت کە لە بەرچاومانەوە ڕۆڵەی کورد پەلاماری کوردستانە دەن قەندیل کوردستانە دیاربەکر کوردستانە سنەوبانە و هەموو شوێنەکان کوردستانە کە ئیمڕۆ پێشمەرگا کوژرێ لەوێ ئیتر ئایا ناوی گریلا بێ یاخو ناوی شەڕەوانی بێت چیش دەبێت پێشمەرگەی ڕۆڵەی کووردە ئەبوایە ئەگەر ئێمە غیرەتمان هەبوایە لە خۆشمەوە ئەگەر غیرە من تەواو لە ئەوروپا ئێستا ئەبەلای کەمەوە 200,000 بهاتناتە ناو شەقامەکان و خۆپشانانمان بکردای کەواتە شتێک ڕوویدا و وای کردووە کە ئەمانە وەکو کیدناپی مشکی ئێمەیان کردووە کیدناپی مشکی لە ناو ملیۆنێ زیاتر کورد لە ئەوروپایە کە 10,000 دەرناچێتە سەر ئەو شەقامانە بەرەنگاریەوە بکاتەوە کە ئێستا ڕۆڵەی کورد ئەکوژرێ لە قەندیل یاخود لە ئەفرین ناخۆشیە بەداخەوە شتانە نەکرا ئەوەش تەنها بۆ من ئەو وەڵامەکەی ئەوەیە کیدناپی مێشکی کوردیان کردووە بەو سیاسەتانەی کە ئاماژەت پێکرد پێشوو کە چۆنیان کردووە بە چی شێوەیە بە پلانێک کە لە سەرەتاوە برادران ئاماژیان پێکرد پلانەکەشیان تا ڕادێ سەری کەوت تا ڕادێ سەری کەوتووە زۆر سوپاس بە برادرانی تیژ بێن و ئەلێکزاندەر سۆڵنجە فەرموو بەڕێزم سلااو ڕێز دکتۆرگیان هەربژی فەرموو چاکشکر هەربژی سپاس بەڕاستی دکتۆرگیان من زۆر سپاسی تۆکەم ئەمە یەکی لە ئەرکەکانی ئێمەیە کە گەنجی وڵات تێبگەێنین کە ئێمە ئەبێ وڵاتمان خۆش بێ ئەبێ پێداگیری لێ بکەین چون بەڕاستی بێدینی بوون پەیوەندی بە خۆشویستنی وڵاتەوە هەیە بەڵام بەداخەوە زۆر ئارتیست هەیە زۆر دیندار هەیە هەردووچیان لە بینی دیکتەوانەیەک هەردووچیان ئەیانەوێ گەنج لە وڵات دوورخەنەوە لە خۆشویستنی وڵات دوور بخەنەوە ئەم کارەی تۆیکێ بەڕاستی وای لە گەنجەکەی حەز لە وڵات بکە بزانێت کێ خزمەتێکا و کێ خزمەتی ناکە خاڵێک هەیە برادران بەڕاستی چیان نێشتەوە باش نییە جلدەنجی من هەیە دقیق
فەرموو زۆر باش ئەگەر هینێک چۆنی ئێستا دەنگی من هەیە دەنگی تۆ هەیە بەس دەنگەکە دووبارە نابێتەوە ئێستا نا بۆ لە ناو کوردە ئارتیست هەیە خوا خۆیان ناو ئەنێن چزانم چەند پەرتوچیان خوێندوێتەوە سەبارەت بە پەرسەندن چەند پەرتوچی پەرسەندن بەڵێ من پێش فترەیەک لەگەڵ برادەرێک چەند پەرتوچی بیگ بانگ و گەردونیان خوێندوتەوە چەند شارەزاییان هەیە سەبارەت بە فیزیا و ماتماتیک و بایۆلۆجی من بەڕاستی بەلامەوە گاوتە جاریە کەسێک بڵێ من ئارتستم بەڵام لایانی کەم شارەزایی نەبی لە پەرسەندن و لەگەڵ چۆنیەتی دروستبوونی گەردون ئیدعای ئارتست بوون بکە ببوورە ویستمەوە بزانم من تووشی شۆک بووم کاتە گوت لە ناو کوردە ئارتست هەیە فەرموو بەڕێزم فەرموو ببوورە بەڵێ کاکشتیان خۆیان وا ناو ئەنێن و لایف چاکەکەن و باسی دیانە دەکەن و من شۆک بووم کە بەشداریم کردوتی کاکە ئێمە تێکەڵ بە سیاست مەکە ئێمە دوورین لە حزبایەتی کاکی جان تۆ بێوڵات بوون یانی حەز لە خاکردن بەهەرحاڵ من سپاسی تۆ کەم بەڕاستی نمونەت زۆر بێت دکتۆر جان من خاڵێکەکەی ئەمەوێ باسی ئەو خاڵە بکەم برادران هیچیان بۆ من نەهێشتەوە بە تایبەت کاک بەرزان دەستیان خۆش بێ یەک خاڵ هەیە زۆر گرنگە ئێمە ملەتی کورد لە ڕێگەی مەلاکانەوە لە مزگەوتەکانەوە شتێک باوە لە ناو کووردا کە پەکەکە کافرە بنەماڵەی بارزانی و تاالبانی مسلمانن بۆ بنەماڵەی تاالبانی تەکەی قادرین بنەماڵەی بارزانی تەکەی نەقشەبەندین ئەم شتە براوەتەوە مشکی خەڵکەوە کە پارتی وەکێتی ئیسلامن و پەکەکە کافرن ئەم خاڵایەمە من ئەم شەوەمەوێت دڵێن ژنەکانیان بێ ئەخلاقی دەگەن ئەوشان لە مشتی خەڵک جا شتێکەیە گەنجی کورد نایزانێ کە بنەماڵەی بارزانی تاکە بنەماڵەیە نوێشکەریان تیانە حاجیان تیانە بە هیچ شێوەیەک نە باوەڕیان بە حەج هەیە نە باوەڕیان بە نوێژ هەیە نە باوەڕیان بە زەکات هەیە ئەوەی ئیسلام بێ ئارتیستی ڕاستی مەسعود بارزانیە بەس ملەتی ئێمە ئەو بە مسلمانێکی زۆر گەورە تێگەیشتووە خۆ مەسعود بارزانی چوو بۆ سعودیە سەردانی کەعبەشی نەکرد کاکە 4 ساڵ بە لە ئێستا سەردانی کەعبەی نەکرد باوەڕیان پێی نییە ئەمانە بە بنەماڵە ئەو نووسەرێکی زاخۆی هەیە ناوەکەیم بیر چووە نووسەرێکی زاخۆیە تاریخزانێکە ئەڵێ بنەماڵی بارزانی لە عەسڵ یەهودن یەهودی خۆنیان ئێستاش تەورات لە ماڵەکانە سوێن بە تەورات دەخۆن بۆ زانیاری منویستم بۆ قسە ئەڵێ یەهودی قۆنیان جارێک مسلمان بوون دوایی مرتد بوونەوە دووبارە مسلمان بوونەوە بەڵام ئێستا لەبەر مەسلحەت بە مسلمانێتی ماون بەناو ئەجینا هەر یەهودن ئەوان بڕوا بکە مەسعود بارزانی ئێستا بگری خەتەنە نەکراوە وانەک نەکراوە ئەوە تۆزێک شەق بووە باشە دەبین ینی من دەزانم خوێندیتمەوە سەبار بۆ ئێستاکەش تەورات لە ماڵەکانیان هەیە کاتێک سوێن دەخۆن بە ناوی خدای بەنی ئیسرائیل یەهوەی سوێن دەخۆن و دەبی دەستنوێژیشیان هەبی پاک بن کاتێک سوێن دەخۆن بەڵێ ئەوە ڕاستیە هیچ کەسێک ناتوانین کاری لێ بکە بەڵام بەداخەوە ئێمە فەرقی مابینی ئارتیست و مەلا ئەبێت چی بێت فەرقی بینی ئارتیست و مەلا ئەوەیە ئەبێ ئارتیست وڵات پارێز و وڵات حەسکەر بێت و مەلا حەزی لە وڵات نییە مەلا حەزی لە پارەیە بۆ لەبەرەوەی چۆتە قوڵایی دینەکەەوە زانێم دینە ڕاست نییە با دوای پارەکە بکەوێ ئەمڕۆ مەلاکانمان پارەوەرەکردن لە مزگەوتەکان تێمان ئێگەێنن کە جەلال تاالبانێکی عارەخۆر کەسێکی مسلمان بوو کەسێکی لەخواترس بوو کەسێکی یارمەتی تەکەی قادری ئەیا یارمەتی شەمحەمە کەس نەزانی ئەیا کە خۆم لە بەغدا بە چاوی خۆم بینی و مەعارەق ئەخوات لە منتەقەی نەفەق شورتە لەوێ تەکەیەکی هەبوو ماوی بوو کاپیە بۆی کە بڕوای بەخواش نەبوو خۆ ماوی بوو کاکە جەلال تاالبانی نەوشێران مستەفا مارکسی بوو کۆمەڵی ڕەنزەران بوو کەواتە بڕوایان بەخوا ئەسڵن هەر نییە بەڵام میلەت خۆی گەوجان بەڵێ من سپاس دەکەم دکتۆر گیان بەڕاستی ئەو مۆزوعا بێ بورژێنرێت کە نەک دیفاعن لە بنەماڵەی مەسعود بارزانی کە بێدینە
بەڵام ئەبێ ڕوونکردنەوە بینە خەڵک کە ئێوە دوای ئەم نەقشەبەندیە کەوتون ئەمانە هیچ ڕەبتێکیان بە ئیسلامەوە نییە بەڵام ئێمە مەلاکانمان لەبەر مەبلەغە پارەیەک ڕاستیەکان ناڵێ ئەمە ئەبێ ئەو دەورە ببینین. بەڵێ 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 هەرپژی زۆر سپاس بۆ بەشداری. سپاس بۆ تۆ دکتۆرگیان. سەرچاو هەرپژی سەرچاو زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداری سەرچاو. نابۆ چەوسانەوە بەڵێ بۆ ئازادی فەرموو. ئەو بەڕێزە نابۆ چەوسانەوە بەڵێ بۆ ئازادی فەرموو ئازیزم. فەرموو 5 دقەیتر بۆ تۆ کاک ئاری فەرموو کاک 5 دقە بۆ تۆ هیوادارم تۆ دەگەیستان بەکات بکرێ فەرموو کاک ئاری. سڵاو دووبارە دکتۆر لە سەرتاوە هیوادارم سەرکەن بەڕێزان وەکو ئەیتیستێک وەکو کەسێک کە زانست دەخوێنێت من لەسەر من ڕاستەکان بڵێم لەسەر بنەمای ڕاستی بڕۆم باشە سەرکە کاوە ڕۆژەڵاتی تۆ بە هیچ شێوەیەک بۆت نەهاتووە تۆ بەقەڵەت ئەوە تێدەگەی کاک ئاری نامێت تووشی غەڵەت بی نامێت تووشی غەڵەت بی منیش وام زانی لەسەر تۆ بوو بەڵام دواتر دەبێت بڵیت کاک ئاری ڕجاءن کاک ئاری ڕجاءن تێیپەڕێنە برا تۆ یەکێکوانە بووی دکتۆر تۆ کەی ڕخنە لە پارتی کردووە تۆ وەرە وەکو من لەناو هەولێر ڕخنە لە پارتی کردووە دهۆک ڕخنە لە پارتی کاک ئاری ئازیز 1 ساڵ سوکایەتی بە کەرامەتی خۆم و خانەوادەکەم کرا ئازیزم تۆ تەنها سیر کە یعنی تحملی یەک بوتە ناکەی من 1 ساڵ پێم وترا خوێڕیە سەرسەریە قمار چییە نازانم چییە دکتۆر گیان دوو هەڵەیەک ڕاستە ناکات ئاوایە دوو هەڵەیەک ڕاستە ناکات لەگەڵ ئەوەش یعنی تۆ تحملت هەبێ برا دەکەن لەسەر پارتیە تۆ من بەڕێزەکەم تۆ وەرە دووهۆک و وەرە هەولێر ڕخنە لە پارتی کاکە ئێستا کە من پێم وتی لەسەرەتا ئێستا دەڵێن سیدکە برا سیدکە کاک ئاری ئازیز سیدکە من تاوانبار نییە ئەسڵان ئەگەر بڕوان بە مەسیح هەبێ بەڵێ مەسیح قۆنەرەکەی حەمەدێنی دەبم بە مەسیح و ئاشکە منیان کرد بە مەسیحی خۆت ئاگداری من ئەوڕۆکە من دەکەم بە یەکێتی و منیان کردێ بە یەهودی منیان کردێ بە مۆسادی ماسۆنی منیان کردێ هیچ نەماوە بەوە نییە دکتۆر گیان بەوە نییە تۆ یەکێک لەوانە بووی کاوە ساڵی ڕابردوو تۆ دەدوت من دەمەوێت ئینتەرپۆل بتەقنەوە تۆ کەی تاکودانیشی بە ناوی پەکەکەوانێ ئەم قسانە بکەیت و ناوی پەکەکە ڕشکەیت بۆ یارمەتیدانی میتی تورک تۆ کەیت ئەوەی بە ناوی پارتی کرێکارانی کوردستانەوە درشمی تێرۆریزمی بانگەواز بکات لەناوە هەچی وڵاتی ڕۆژاوا هەیە ئەوە بۆ میتی تورکی کار دەکات و زۆر کەس لایڤەکەی تۆیان بینی من یەکێک لەو گەنجانم کە لە ناو وڵاتێکا دەژێم بەلایانی کەمەوە دەکرێت من سزای زیندان بدرێم 7 ساڵ ئەگەر هیچی بۆچی زیندان بدرێت دەربارەی تێرۆریزم بۆچی زیندان بدرێت ئەمە چونکە ئۆسترالین سکیوریتی ئینتەلیجنس ئۆرگنایزیشن دەڵێت هەر کەسێک کە درشم کات و بانگەواز بکات ئەوەی بەرگری لە کورد دەکات بە چاوێکی مەترسیدارەوە سێر دەکرێت بە تایبەت ئەوانەی کە دەڕۆن بۆ ئەڵبەتە وایە دکتۆر من کە ڕۆکنە دەگرم بە هەموو هۆش و هەوەسمەوە دەیگرم ئەوانەی کە بێحرمەتیان بەرامبەر بە تۆ کرد چونکە لەوە دەترسن تۆ ڕاستەکان بە دەردەخەیت باشە و ئەوانە دەستکەوانە بۆ کێکاری یعنی ئەو مۆزوعانە تۆ لەوە گەورەتری ئەو مۆزوعانە تێپەڕکە برا وەرە سەر باشخۆمان بە بەو شتان نەکوژین بابەتەکە لەسەر پارتی کرێکارانی کوردستان سیرکە هەندێک پۆستی سەخیفیان دابەزاندووە چەند ڕۆژە لەسەر من ناکرێت من بێم وەڵامیان بدەمەوە هەندێک تڕکەندایان بەزاندووە ئیدعای ئارتیست بوون دەکەن ئارتیست بوون تۆ دەگەی خۆش ئەوانە ڕقیان لە خوێندنەوەش دەبیتەوە کەچی ئیدعای ئارتیست بوون دەکەن ئارتیست بوون وەک دەڵێ ئەو شتانە بارڕەت بکەین برا بابەتەکە لەسەر پارتی دموکراتی کوردستان بوو دکتۆر گیان باشە سەبارەت بە کولی وەزعەکەی کوردستانی باشوور کارە ساتە 29 ساڵە تۆ لەوە ناگۆڕدرێت دکتۆر ناگۆڕدرێت ئەزانی بۆ کاکە تۆ کەسێک لەسەر تەختە هیچ ڕێگەیەکی نێشتوە هیچ کەناڵێکی نێشتوە توانێ بۆ گفتوگۆیش دکتۆر
ناکرێت ئەوەشی قسە بکە یا ئەمری قەبزی لەسەر دادەنێن یا یارمەتی میتی تورک دەدەن لە ناوی دەبن و ئەمە یەک ڕۆژ دوو ڕۆژ نییە دکتۆر گیان ئەمە یەک ڕۆژ دوو ڕۆژ نییە 29 ساڵە لە تەمەنی من گەورەترە ئەرە 29 ساڵەکە چەند ڕۆژ باش 3650 دکتۆر تۆ باسی ناوت کرد باشە وتت باسی ناسناوت کرد و باسی زمان کرد دکتۆر کەی ڕێدەدەن بە زمان کۆمەڵێ گەنجیان لە بریتانیا کۆ کردوێتەوانێ لە خۆپشاندانەکان تورک بەشداریان دەبێت دشت بە گەرێلەکانمان دشت بە لاوەکانمان لەسەر شاخەکانی قەندیل لەسەر شاخەکانی زەگرۆس و تۆرس و ئارارات کە بۆ گەلی کورد خەبا دەکەن و خوێنیان وەکو چۆڕاو دێتە خوارێ بەسەر شاخەکان من کەی ڕێزمە بێ بۆ ئەم جۆرە کەسانە باش کاکی دکتۆر میتی تورکی بۆ نمونە میتی تورکی لەگەڵ ئەنەکسا لە ڕۆژاوای کوردستان جلی پێشمەرگەیان لەبەر کرد چون بەرامبەر شەڕەوان شەڕیان کرد شەڕەوانی کوردستانیان کوشت باشە بۆی بڵێن ها لە ئێمە دەکوت کاکە ئێوە ناتانەوە شەڕەکە ئێوە ناتانەوە کەرکووکەوەدا تعریب کرایەوانێ هەر لە یەکەم ڕۆژ کە حەشدی شعبی چۆن ناو کەرکووکەوانێ وتیان بۆتان نییە زمان یەکێک لە ڕۆژنامە نووسەکان وەزام لە کۆبوونەوەکە زمانی بە زمانی کوردی قسەی کرد ڕێک پێیانوت بۆت نییە بە زمانی کوردیش بدوێیت تا ئێستش ڤیدیۆکەی ماوە لەسەر یوتیوب باش بەڕێزەکە من وەکو گەنجێکی کورد تا ماوە من باسی مافی مرۆڤەکەم زمان چارەنووسی خۆ ئەمە هەمووی مافی مرۆڤە باشە من یەکێک لەو گەنجانەم کە پێم وایە ناسیۆنالیزم بەسەر چووە کاکە ناسیۆنالیزم کاتی بەسەر چوو ئێمە ئیتر لە ڕۆژێکی پۆست کۆلۆنیال ناژین کاتی بەسەر چوو ئێوە کەی لەم دروشمە درۆیە دێنە دەرەوانێ کەی ئامادەن بێنە دەرەوە پێم وابی پێویستە بەرنامەیەک دابنێ سەبارەت بە چەمچی ناسیۆنالیزم تیان بگەینی ناسیۆنالیزم مانای چییە اینجا لەوێ بۆی تۆزە قەنەعەتیان بێ بەسەر چووە تۆزە قەنەعەتیان بێ دکتۆر نەمان کرد یەکێ بێمانی وت نۆکەری ئەم و نۆکەری خۆ دەزانی تۆ هاتی باس شیکاریت بۆیان کردووە سەد ناویان لە تۆنە یعنی وا دەزانی چۆنە کاک ئاری وا دەزانم مادەم تۆ گوتت من ناسیۆنالیست نیم تۆ دژی کوردی بە پێچەوانەوە پێم وانە هیچ کەسێک ناسیۆنالیزم لەکوێ پێم وانە هیچ کەسێک وەکو من پێداگری بکە لەسەر ئەوەی گەلی کوردستان بەسەر بەخۆی بگە و ئەو دەوڵەتی پێک بێت دەوڵەتێکی سکۆلار مافی مرۆڤی تێدا بپارێزرێت دیموکراتیبی مافی هەموو توێژەکان و لەسەر بنەمای هاوڵاتی بوون نەک لەسەر بنەمای نەتەوەی زۆرینە و نەتەوەی کەمینە پێم وانە هیچ کەسێک وەکو من پێداگری لەسەر ئەو بابەتە بکە بەڵام مەجموعەیەک دەبەنگ لە سۆشیال میدیا پەیدا بوون کاتە گوتت من ناسیۆنالیست نیم بڕوان بە کوردایەتی نییە مەوزوعەکە دەڵێن ئۆ دژی دژمنی دژی ملەتی کووردا چێشکە لەوەدایە باشە چێشکە لەوەدا بە پێچەوانەکەیەوە مەرج نییە تۆ بۆ کورد بیت و ناسیۆنالیستی مەرج نییە من بە پێی خوێندنەوەکان ئێڵم دکتۆر من بە پێی خوێندنەوەکان ئێڵم تۆ باسی سۆسیال دکتۆر یعنی خۆی تۆ وەرە سێری باشووری کوردستان کە باشووری کوردستان من لەسەر بۆتم سەرمایەداریش نییە بۆتم دەربەگایەتی دوو دەربەگان بەڕێوەی دەبن مافیا و چەتە دوو گروپی مافیا و چەتە بەڵێ باش بەڕێوەی دەبن باشە من بۆ دەربەدەرم منە بزانم دایک و باوکی من بۆ دەربەدەرە کاکە منە بزانم من کەی لە وڵاتی ئوسترالیا لە دایک بوومە من زمانەکەیان فێر بوومە باشە ئەگەر ئوسترالیا وڵاتێکی ناسیۆنالیستی بە جێگات تێدا دەبەوە نابێت و ئێمڕۆژ بزوونەوەیەکەیە نەک لە بابەت دەرچین بزوونەوەیەکێ بەناوی وەن پارتی تێگەیشتن نەیبەرێتەوە هیچ دەنگێکیشی نەهێناوە ئەوە نزیکەی وا بۆ 10 ساڵ دەچێت زۆرتریش 14 ساڵ زۆرتریش دەنگی نەهێناوە
One Nation Party دەنگی نێنا ئەمە یەک دووەم کامە ناسیۆنالیست لە باشووری کوردستان کێ ناسیۆنالیستە کێ ناسیۆنالیستە کاک ئاری ناسیۆنالیزم واتە من دەوڵەتێکی قەومی پێبدەینم ناسیۆنالیزم این دەوڵەتی قەومی کاکە بە کورتی مختصری پێت خۆشە پێت ناخۆشە یعنی دەوڵەتی قەومی من دەڵێم دروستبوونی دەوڵەتی قەومی بەسەر چوو تا سەر گریمان دکتۆر گریمان ناسیۆنالیزم کاکە کوا کەمە ناسیۆنالیستە لە باشووری کوردستان ئەتوانی بۆم بە پەنجە بۆمی ئاماژە پێ بکەین چاوەڕێ دەکەین لەو سەردەمەدا لە قۆناغی گلۆبەلایزیشن باشترین نمونەی ناسیۆنالیزم پارتی دیموکراتی کوردستان دەبی بتەوێ و نەتەوێ هەر ئەوەی لێ چین دەبێ هەر ئەوەی لێ دێتە ئاراوە ئەوە باشترین نمونە دەبێتن کەوا پارتی دیموکراتی کوردستانە جا قبولت نییە قبولت نەبیتن ئەوە ئیتر لە ڕیزی پێشەوەی ناسیۆنالیزمی کووردە بەڵام ئەوە نمونونەکەیەتی ناسیۆنالیزم بە دوای بەختەوەری تاکەکانی کۆمەلگا ناگەڕێ نا دەڵێ من دەوڵەتتان بۆ پێبدەینم ئێوە دەبی هەموو محنەتێک هەموو ئازار و ئەشکەنجەیە قبول بکەن تا ئەو کاتێ من دەوڵەتەکە پێبدەینم ئەوە بەرنامەی بۆ تا ئێستاکە من کاکە لەگەڵ ناسیۆنالیست نیم من چکە مادەم تۆ کاتەگوتت من ناسیۆنالیستم و دەوڵەتێکی ناسیۆنالیستی پێکدەینم واتە تۆ هیچ حسابێک بۆ دیموکراسی و مافی مرۆڤ و ئەو شتانە ناکەی وە کاتێک دەوڵەتەکەت پێکینا دەڵێ من کوردم نەتەوەی زۆرینەم فەرم و ئاشوی کلدانی تۆ کەمینەی من لە چاکەی خۆم یەک دوو مافت پێدەدەم مافی ئیداری و مافی سەقافی ڕازی ئەهلە وەسالەن ڕازینی ملی خۆت بشتێنە ئەمەیە دەوڵەتی ناسیۆنالیستی ئەوە کارە سادەکەیە ئێمە خۆماگەر بین سەر ڕاستەکەشی دکتۆر ناسیۆنالیزم دژی هەموو ئەو ڕێکەوت نامانە دەکەوێت کەوا بە شێوەیەکی نێونەتەوەی دامەزراوە پێشێلی زۆر لە مافەکان دەکا پێشێلی زۆر لە ئەرکەکان دەکا ڕێگری دەگا لە جێبەجێکردنی ئەرکەکان بۆ جێگیرکردن و سەقامگیرکردنی مافەکانی مرۆڤ ئەمە یەک دووەم ئێمە لە سەردەمێکا دەژین نەتەوەکان مافەکان جێبەجێ بکەن مافەکانی خۆیان بناسنەوە کێ مافی کوردی ناساندووە کێ ئەوە تا وەنسەکە لە تۆکیۆ تورکیا دژی فێرکردنی زمانی کوردی وەستا دکتۆر ئەی بۆچی کەس لە باشووری کوردستان هەڵنەستا بڵێ ئەرێکاکە ئێوە چۆن دەتوانن بڕۆن بۆ یابان فەرمان بەوان بدەن کە زمانی کوردی فێر نەکەن من تێناگەم هەر بەڕاستی دکتۆر ئێمەی بەتایبەت گەلی کورد بەتایبەت لە باشووری کوردستان مامانە تێبگەین دکتۆر تۆ چاوەڕێیان لە یەکەی دەربارەی بیگ بانگ بنووسنەوانێ و دەربارەی ئینتەرگەلاکتیک بەڵام تۆ کاتێک ئیدعای ئاتزبوون دەکەی خۆ دەبی لانی کەم یەک پەرتوشی بیگ بانگت خوێن بێتەوە پەرتوکێکی پەرستەندن خوێن بێتەوە وی ئەم لانی کەم یەک پەرتوک بۆی شارەزایی تەبی بۆی ببی بە ئاتیستێکی مەعریفی وایانە خۆ ناکرێت تۆ لە ڕێگای گوێبیستنی هەندێک قسە تۆ بێ ئیدعا بکەی باشە و من دڵنیام زۆربەی زۆریشان بەرامبەر بە ئەگەر هات و مسلمانی کورد دەبەنگە هیچ مسلمانی کورد دەبەنگە بەڵام مسلمانێکی تۆزە خاوەن مەعریفە دابنیشێ دەتوانی زۆر بە ئاسانی بیگرێ تێگەیشتی چۆنە ینی مسلمانێک کەوا تۆزێک بۆ نمونە خوێنەوار بێت تێگەی چۆنە مسلمان دوو کەس ئامادەیان تابێت دکتۆر دوو کەس ئامادەیان تابێت سەرڕای ئەوەی هەر شتێک بن ئامادەن بڕۆن بۆ پێشەوە ئامادەن بڕۆن بۆ پێشەوە هەنگاو بنێن بۆ پێشەوە ئێمە 29 ساڵە لە باشووری کوردستان کوا کامە هەنگامان ناوە بۆ پێشەوە کامە هەنگامان ناوە بۆ پێشەوە ئەمێ بزانم ئەم من دەسەڵات بامە لە کوردستانی باشوور دەزانی چیم دەکرد دەموت هەر مەلایەک دەبی ساڵانە پەرتوکێکی ئیسلامی وەربژێڕی بۆ سەر زمانی کوردی ئێستا ئیسلام بەدەستی خۆی ڕسوان دەکرد پشتیوانیشم دەکردن کە دەگەی کاتێک پەرتوکەش تەواو کرد ملیۆنێکم دەدایە هەم بۆ خۆت بۆ نمونە لە کۆتایی ساڵەکە دەنگوارە ئیشت نییەتەوە هەفتەی یەک جار خودبە دەخوێنیوە لە مزگەوت ساڵانە دەبی پەرتوچێک وەربژێڕی تێدەگەی نیکاح عجوز ئەو پەرتوگەم دەبی بۆ وەربژێڕی کۆتایی ساڵ دەمەوێت تەبعی دەکەم ئیسلام بەدەست خۆی ڕسوا دەکرد بۆ تاچی کۆمەلگای کوردی ئەوەشیان نەکردی کاکە نانەوێت هەر هیچیان نەکردیە باشە هیچ لە دام و دەستگا بنەڕەتیەکان
بۆ ناساندنەوەی بنەتەوەی کورد ئامادەیی بۆ نەکراوە، ئامادەکاری بۆ نەکراوە بە هیچ شێوەیەک، بە هیچ شێوەیەک. تاکو ئێستا ئێمە وشەنامەیەکمان نییە، فەرهەنگێکمان نییە، و ئەو کەسانێکی کە ویستێنەوە هەنگاوە بنێنەوانێ یاخود سەرکوت کراون، یاخود دەمکوت کراون، یاخود کڕاونەتەوە، یاخود کڕاونەتەوە. دکتۆر گیان ئێمە بێ ئەوەش بخینە بەرچاو وڵاتە زلهێزەکان و دەسەڵاتە زلهێزەکان بە هیچ شێوەیەک بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندیەکانیان ناخەنە ناو دەستی کۆمەڵێ میلیشیا. میلیشیا بە درێژایی مێژوو، بە درێژایی مێژوو بۆ زانیاری مێژووی کورد، بە تایبەت مێژووی کورد، و ئەوش لەکوێ لە باشووری کوردستان، لە باشووری کوردستان خەسرەوی دووەم بابتان گەڕێمەوە تۆزە بۆ خەسرەوی دووەم. باشە کێ کوشتی؟ خوشکەکەی خۆی، خوشکەکەی خۆی پیلانی بۆ گێڕا و شەڕی ناوخۆی و براکوژی کوشتی. وە کوردەکان ئەو کاتەش میلیشیا بوو، هەر کەسێک و لە ناوچەیەک و میلیشیایەکێ بوو، بۆیە نەیەڵێتەوەی خۆیان بگرنوانێ و عەرەب هێرشی کرد و قڕیانی تێکرد بەماوەی چەندین ساڵ سەرڕای بەرگری کردن. ئەم ڕۆژ هەمان شتە لە باشوور ڕوو دەداتەوانێ، هیچ لە مێژوو نەگۆڕاوە، تەنیا چەک و تەقەمەنیەکان، تەنیا فڕۆکە هەیە، تەنیا هەموو پەیوەندەکان و هەموو دەستگای ڕاگەیاندنەکان گۆڕاوە، لەلا هیچ لە کردارەکان و هیچ لە ئەجەندەکە نەگۆڕاوە. دکتۆر پەروەردەی گەنج، پەروەردەی تاک لە کوردستان بوونی نیە. بەداخەوە من وەکو گەنجێک دێم بۆیان باسەکەم دکتۆر، چەند کێک چەند شتێک چەند دژی پەرتووکن دکتۆر، دژی پەرتووکن، دەڵێن ئەم کوڕە هاتووە دەوێت خۆی بسەلمێنێ. خۆم بسەلمێنم بۆ کێ؟ خۆ من دەتوانم بێم هیچیش نەڵە، بەڵام من تۆ کە دەی سکاڵە دەکەیت لەم دەسەڵاتە و سکاڵە دەکەیت لەم ژیانە و لەم گزارشە، من دەڵم کاکە گیان تۆ سکاڵە دەکەی فەرم و ئەوانە بزانە، ئەوانە بخوێنەوە، فەرم و فێر خوێندن بە فێریشتە بنەڕەتەکان بکەم. مرۆڤ کە دەیڵێت مرۆڤ گەشە بکات، کە دەیڵێت مرۆڤ پەروەردە بێت. دکتۆر تۆ کە زۆر باشەکەی تریش بۆ تۆ بەڕێزی تر هەندێنێ قسە بکەن دواتر دەڵێن زۆر من هیوادارم وەریانگەی، بەڵام هیوادارم دکتۆر تکایەت بابەت مەکەنە بابەتی کەسایەتی. مشکلە هیوادارم و دکتۆریش دانە نیشتوە لێرانە پێتان بڵێ فەرموو تازە دکتۆر نەیوتەوە وەرن من چی دەڵم ئێوە باوەڕ بەوە بکەن، دەڵێ ئەمە ڕاستەکانە. خۆیت ئازادە کاکە. کەی تاکی کورد توانی ڕاستەکان قبول بکات، وەری بگرێت بەبێت چاواشەکاری دکتۆر، ئەو کاتە منش لەوانەیە هیوام هەبێت، بەڵام تا هەر بژیت هەر بەردەوام بە من بەمەلا مەسهەر ئەوم جارێ هین دەکرد هنا بەمەلا هەڵۆ نگو موچە خۆری حکومەتی ئەو پەرتوکەمان زەحمە نەبێ بۆ بکە بە کوردی تاوەکو ساڵی دابێ. الإقناع في حل ألفاظ أبي شجاع ئەوە لە قوتابخانەکانی ئەسهەر دەخوێندرێ تەدەگەی بۆ نمونە لە جزئی 237 دەڵێ ئیدا كافرا لشرف الإسلام دەڵێ و ئەو کەسەی ناچارە برسیەتی و هیچی دەست ناکەوێ بۆ کافر نییە لاشەی مردوێکی موسڵمان بخوا، چونکە ئیسلام ئاینی شەرەفە. وحيث جوزنا أكل ميتة الآدمي بەڵام بۆ مسلمان هەیە کە تەرمی مرۆڤێکی کافر بخوا کاتێک مردیە، بەڵام لا يجوز طبخها بەڵام بۆی نیە بیکڵێنی ولا شیعە ویا لە شیشەی بدا لما في ذلك من هتك حرمته، چکە لەمەدا حرمەتی هەتک دەکرێ. یعنی دەڵێ بۆ کافر نییە ئەگەر هاتوو ناچار بوو خواردنی دەست نەکەوت گۆشتی مردوویەکی موسڵمان بخوا، موسڵمانێک مردو گۆشتەکەی بخوا، چکە موسڵمان خاوەن شەرەفە، ئیسلام شەرەفە. بەڵام ئەگەر بۆ موسڵمان هەیە گۆشتی مردوویەکی کافر بخوا، بەڵام بۆی نییە بیکڵێنێت یا لە شیشیدا سووری کاتەوە، چونکە لە شیشدان و کوڵاندنی ئەوە هاتکێتی وله قتل المرتد وأكله وبۆی هەیە کەسێکی هەڵگەڕاوە لە ئیسلام بکوژێ، موسڵمان بۆی هەیە کەسێکی هەڵگەڕاوە لە ئیسلام بکوژێ و گۆشتەکەی بخوا. وقتل حربی و هەروە کوشتنی کافرێک ولو صغيرا وتنانت بچووکیش بێ مشکلە نیە، ئەو ئیمرأەة وتنانت ژنیش بێ. وأكله لأنهما غير معصومين، چکە هەردووچیان چیە معصوم نینە، مشکلە نییە، کافرن و ئەویان مرتەدە و بۆ خۆت گۆشتەکەی بخۆ.
بەڵام چی دەڵێ وإنما حرم قتل الصبي الحربي والمرأة الحربية مناڵی حربی یعنی دوژمن وەژنانی دوژمن حرام کراوە لەبەر گوتمزان بۆچی في غير الضرورة لا لحرمتهما دەڵێ لەبەرەوە نییە حرمەتیان هەیە ئەی بزانین لەبەر چی بل لحق الغانمين چکە ئەوانە کاتێک دەیانگری غەنیمەن و مجاهید تێدا بەشدار بووینە دەبی دابەش بکرێن کاتێک دەیان کوژی دەخۆی ئەوە مافی کەسێکی ترە لەبەرەوە نابیتن چۆن دەکەن من بوومایە ئیتر ئەوم دەدەدەم بۆ زەحمە دەبێ مەلا هەڵۆ تاوەکو ساڵی داهاتوو ئەو پەرتوکەمان زەحمە نەبێ بۆ هین بکە بۆمان وەربجێرە بۆ سەر زمانی کوردی موبین زمانی کوردی موبین باش نییە بەڵام دەسەڵاتەکەمان سەخیفە پشتیوانی لە ئیسلام دەکات بۆ گەوجاندنی زیاتری خەڵک بەڵێ تەلەگەی بۆ گەوجاندنی زیاتری خەڵک بەڵێ گۆشتی ناسکۆڵە بەڵێ ڕۆستەم میرانەوە فەرموو ئێستا سمێڵ قوتێک دێتن و دەڵێ شتیوانیە باشتیوا هەیە چکە قورئانەکەت حرامی نەکردی سمێڵ خۆت خواردنی گۆشتی برۆکی حرام نەکردیە بەس گۆشتی بەراز حرامە ها ئاگدار بە محەممەدش حرامی نەکردیە باش نییە حرامی نەکردیە حرام نەکراوە ئەوە کابراگ ناتی لە خۆیەوە ئەو قسە بکە نا دەزانی چێ لە پەرتوکەت حرام نەکراوە فەرموو نا بۆ چەوسانەوە ینی لە خۆیانەوە نەهاتون بۆ نەمونە حەڵاڵی بکەن نا چکە نە قورئان حرامی کردیە نە فەرموودەی محەممەد چۆن هاتی قسە دەکاتن جا من بە طەبیعەت حەزم لە سینگە کاک بارزان من زۆر حەزم لە سینگە ئەی تۆ حەزت لە چییە براوەکە و لێری گوتی حەزت لە قوونە جۆرەیە حەزت لە ڕانە حەزت لە چێ براتەوە تێدەگەی من هەر بە سروشت حەزم لە هینە لە سینگ دەوەرە وەرە قسە بکەدەی وەرە قسە بکەدەی کاروان وەرە قسە بکەدەی کامیرە وەربگرە من تۆ مناقەشاتەکەی دەگۆڕین دێڵەدەی مناقەشاتەکەی دەگۆڕین بۆ ئاینی پیرۆزی ئیسلام دێڵەدەی ئەوە بۆم ناردی وەریگرەدەی وەرەدەی دێڵەدەی بزانم چی دەزانی من حیوان ناکورە ئێوە حیوانن نەتبینی دەقەکە هەی تڕکەن بە من دەڵێت تۆ حیوانی نەتبینی دەقەکە ئێمە دڵێ گۆشتی مرۆڤی حەڵاڵ کردووە ئەگە مرۆڤەکە کافر بی موسڵمان بیخوا یا بیکوژێ و گۆشتەکەی بخوا کەچی هاتووە بە ئێمە دەڵێتن بێ ئەخلاق و حیوان شتی وات بینیوە هەر بە جددی بەڕێزان شتی واتان بینیوە ئەو ملەتە تووشی چی بووە ڕجان کاکاوە واز لەو مۆزوع بینە و تێپەڕی کە ئازیزم نابۆ چەوسانەوە باوەڕ بگرێ واز لەو مۆزوع بێنن باڕەت بێ برا باڕەت بێ ئەو مۆزوع باڕەت بێ شتی وات بینیوە خۆی لە ڕوانگەی ئاینەکەت گۆشتی مردووی کافر یا ژن بی یا مناڵ بی کافر بی یا هەڵگەڕانەوە بی بیکوژی گۆشتەکەی بخۆی حەڵاڵ کراوە کەچی بە من دەڵێتن حیوان سەیریکە هەوو ملەتت بینیوە سەیرە گەوجێتی ئەو ملەتە گەیشتە چه ئاستێک حەزم دەکرد کاک هەڵوێست قسە بکە بەڵامی تر نەما بەداخەوە ئەخر سەیرە وا بەڵگەت بۆ دادنێ و بڕۆ دەقی قورئانم بۆ بێنە لە 4 سوورەتدا ئاماژە بۆ خواردنانە کراوە کە حرامە تەنها گۆشتی بەراز حرامە
تەنها گۆشتی بەراز باشە تەنها گۆشتی بەراز باشە گۆشتی مرۆڤی حرام نەکردووە مادام سرد بڕی لەگە سەر بڕینەکەی گوتت بسمیلە تەواو باشە مادام گوت بسمیلە مرۆڤ سرد بڕی کافر مادام گوت بسمیلە بۆ تێ گۆشتەکەی بخۆی بۆ تێ گۆشتەکەی بخۆی باشە و خۆشی دەڵێ حرام نییە بشی برژێنی بەڵام هەتکردنی حرمەتی مرۆڤە نابی بیبرژێنی و لە شیشەی بدەیت و سووری کەیتەوە بخۆی وە دەڵێ باشە باش چینە ئێوە یعنی دەبەنجیتان گەیشتە چه ئاستێک ڕۆستەم میرانەوە هەی ئەولادی متعا ئەوە چیتانە هاتوونە هەی منداڵەکانی متعا هەی ئەولادی متعا چیتانە هاتوونە دەست بە جوێندان دەکەن دەقی خۆتانە ئەو بۆی وەرنەژیرە وانە تااقەتم نییە تۆ وەربگرم کاکە وانە چی بڕۆ بخوە چوار دەقتەیە لە قورئان و سوڕەتی نەحلە و سوڕەتی ئەنعام و سوڕەتی مائیدە و سوڕەتی بەقەرە باشە تەنها گۆشتی بەرازە مشتیش حەڵاڵە یعنی تۆ چۆن وانە یعنی تۆ لە خۆتەوە هاتی کاکە ئەوەندە ڕێزمان گرتی خۆت دەها بێتان مەکە برا خۆت وا لێ مەکە باش خۆت وا لێ مەکە وانە چی بڕۆ برا ڕاجعەتی پەرتوکان بکەوە بەڵێ کاک فەرمان ئەوانە ئەنی سەری خۆ قابلە قسەی خۆمانە هێناوانە و من دەزانم بۆ دەڵێن چکە لە پەرتوکەکەت حرام نەکراوە گۆشتی مرۆڤ برا بەڵام مرۆڤ سەری ببڕی ینی بەسەر بڕی گۆشتەکەی هین بیتن بیخۆی چۆن هاتی دەڵێ ئەوانەیە باشە بەڕێزان من کۆتایی بەڵایەکە دێنم هیوادارم کاتێکی سوودبەخش بوو بێ باش ڕێز و حورمەتمان هەیە هەر بژین